سلامای خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان هاتین و خزمەتان دەخوازین کە بڕگە و باوەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. بەڵێ سڵاو و نور و بەرەکەتی پەروەردگارتان لێبێ و هیوادارین کە تەندروست باش و لەساغ بن. ئەمڕۆژ لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستان با کۆمەڵێک بڕگە و بابەتەوە پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین و هیوادارین بینەر بن لەگەڵمانە. ئەمڕۆ بەڕاستی ئەمانەیە باسی گەنجێک بکەین کە مردنی و کۆچی دوایی ئەو هەموو کوردستانی هەژاند و بۆیە قسە و باس لە هەموو شوێنێک کە کەس نییە ناوی نەهێنابێت و کەس نییە بە مردنی ئەو دڵتەنگ نەبوو بێ. گەنجێکی خواناس، گەنجێکی ڕووگەش، گەنجێکی خوێنگەربی شاری تەقتەقکە نەک تەنها بووە جێی شانازی شارۆچکەکەی بەڵکو بۆیە جێی شانازی هەرێمی کوردستانیش. ئەوی زۆر بەڕێز کاک هەرێم ئەسوەدا کە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی خانەوادە و خۆشەویستان و ئەزیزانی دەکەین کە هەمووان لێ بەڕاستی پرسەدارن بە کۆچی دوایی ئەو هیوادارین کە بە پلەی شەهیدی و بە دڵێکی گەورە و گوێڕابێتەوە بۆ لای خۆی گەورە کە هەتا دوا ساتەکانی ژیانیشی لە هەوڵا بوو بۆ خزمەتکردن بە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و کە کۆتا ڕووداوی ئەویش ئەوە شایەتی ئەوە دەدات کە لە ڕێگەی ناردنی نامیلکەکانی بەهای فەرمودەیە بوو چەندین خزمەتی کردو لە کاری خێرخوازیە ڕۆڵی هەبووەوە کاری کردووە ئەمە ژوای کردووە کە ئەوەندە خۆشەویستی خەڵکی هەبێتوە لە هەموو شوێنێک باز بکرێت و دەستخۆشی لە کارەکانی بکرێت و بێتە جێی شانازی هەموومان. زۆر باشە لەگەڵیشدا کە وەک کۆنی ئاماژەی پێکرد باز لەوەش دەکەین کە تا چەند گرنگە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکان سەنتەرەکان بە تایبەت ڕێکخراوەکانی ئاینی و ئۆسنتەرانی کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن گەنجانی لەو شێوەمان بۆ دروستکەن چی بکەین کە گەنجانێک دروست بکرێت کە هاوشێوەی کاکە هەرێم بتوانێت تاوەکو لە ژیاندا بێت و ئەو تاو ساتەی وەفا دەکات لە خزمەت قورآنی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری ئازیز مامێ صلی الله علیه وسلم. کاکە هەرێم ڕۆژی چوارشەمەی ڕابردوو جانی سپارت و تەواوی هەرێمی کوردستان و دانا و زانا و پیر و گەنج و لا و غەمبار بوون بە کۆچی دوایی. ئێمە لەو تۆرێماندا باز لە ژیانی دەکەین و باز لە پێگە گرنگەکەی دەکەین لە تەختەق و لەو ناوچاندا کە خزمەتێکی زۆری کردووە بە ئاینی پیرۆزی ئیسلام و هەمیشە بەردەوام هەر پرۆژەیەکی خێرخوازی لەو ناوچەیەدا هەبوو بێت کاکە هەرێم بە پەرۆشیەوە دەستی لێدا و توانیوێتی بە سەرکەوتووی لەو پرۆژەیەدا ئەنجامی بدات. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا کە هەفتەی شیرپێدانی دایکەوە گرنگی بە شیرپێدانی دایک دەدرێت لە تەواوی جیهاندا لە ماوەی هەفتەیەکدا گرنگی بەو بابەتە دەدرێت و هانی دایکان دەدرێت کە زیاتر شیری خۆیان ببەخشنە منداڵەکانیان. ئێمە لەو تەورێماندا باز لە سوودەکانی دەکەین و بزانین سوودە گەورەکانی شیری دایک چێ بۆ منداڵەکەی بۆ کۆرپەکەی و هەروەها باز لەوش دەکەین کە ئایا پێنەدانی چه زیانێکی دەبێت بۆ کۆرپە و بۆ منداڵەکەی و باز لەوش دەکەین کە ئەو خۆراکانە چین کە دەبێتە مایی زیادبوونی شیری دایک. لەو تۆرێماندا بەگشتی باز لەو بابەتانە دەکەین. بەڵێ کۆمەڵە بڕگەی تری تاوکەری بەرنامەکەمان هەیە کە دواتر لەگەڵ تەورەکانە پێشکەشی ئێوەی ئەزیز و خۆشەویستیەکەین و سەرتاش بینەری پێشبینیەکانی کەشوها دەبین و بزانین پلەی گەرما لە شارەکانی هەرێم چۆنە.
چالاکیەکانی دەستگای نووری حکمە لە خەلیفان ئاهەنگێک ساز کراوە بۆ کۆتایهێنان بە مەراسیمی با بڵین خولی هاوینەی منداڵان کە لە خەلیفان کراوەتە و دەستگای نووری حکمە سازی کردووە سەبارەت بەما هاوکارانمان لەوێ فیتێکیان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. ئەوڕۆکە کۆتایی هێنانە بە خولی هاوینەی پەروەردەی منداڵەکان کە لە هاوینە و 2 مانگە لە مانجی هەفتەوە ئەمە بەردەوامین فێرکردنی قوتابیان لەسەر پەروەردەکردنی ئاستی وەکو بڵێن لەسەر زانستی ئیسلامیەکان یعنی ئاینی ئیسلامی لەسەر فێرکردنی قورئان و تەجوید و فێرکردنی ئادابەکانی ئیسلامی و ئیسلام و هەروەها چیرۆکەکانی پێغەمبەرانمان فێرکردنەوە. ڕێژەی قوتابیەکانشمان 220 بەسەرەوەیە و بۆ ئەوشمان ئەو منداڵانە بانکردن و یاخود خوڵەمان بۆ کردینەوە هەتاکو دوورکەونەوە لە کارە نەشیاوەکانی ناوکۆڵانەکان و دوورکەونەوە لە پۆبجی و لە بەکارهێنانی مۆبایل و یان کافتریاکان و نێرگلە کێشان و جگارە کێشان و لە ڕەوشتە ناشینەکان هەندێک کە لە کۆرانەکان فێر دەبن دوورکەونەوەلەوە بۆمان ئەو ئادابانەمان فێرکردون کە خۆیان دوور بگرن لە کارە نەشیاوەکان. خولەکی باش مامۆستا فێرە ڕۆشنبیری و ژیان نامەی پێغەمبەران مامۆستا فێرە ڕەوشت و مامۆستا فێرە زۆرش بووینە لێرۆکانە مامۆستا لە زۆرش تش باشترە و ئێمە هاوینمان بە فیڕۆنەت و بە پۆبجی موبایل ئێمە سەرقاڵی قورئان خوێندن بووین بەڵێ دەستخۆشی زۆر بۆ مامۆستا بەڕێزەکانمان دەکەین. لە دەستگای نووری حکمە زۆر شتیان فێر کردین مامۆستاکان زۆر لەگەڵ ئێمە ماندی بوون قورئان و شتیان فێر کرد ژیان ناوی پێغەمبەرانە هەموویان فێر کردین دەگەڵ دایک و باوکمان دەبی باش بین دەگە هاوڕەکانمان دەبی باش بین دەگە جیرانەکەمان دەبی باش بین دەگە هەموو کەسێک دەبی باش بین ڕێز لە گەورەکان بگرین مامۆستاکان ئەویان فێر کردوینە فێری ئەوە بوو کە دایک و باوک خۆش بوێ و قورئان خۆش بوێ و تەنها خوا بپەرستم. سپاسی دەستگای نووری حکماکەن کە ئەو خولیان پێگەیاندووە کە فێری ئاداب قورئانیان کردووی فێرە زۆر شتان کردوین زۆر سپاسیان دەکەین هیوادارین ئەم خولا ئەوە بەردەوام بێ. دەستخۆشی لە دەستگای نووری حکمە دەکەن کە ئەو خولەی بۆ کردینەوە کە یعنی نەهێش لەو هاوینە بێش لە ماڵدار نشین و لەو خولا فێر زۆر سمینە. سەرەتا بەناوی خودای بەخشندە و میهرەبان سپاس بۆ دەستگای نووری حکماکە ئێمە فێری ئاین دەکەن وەکو ئادابە ئیسلامیەکان قورئان خوێندنەوە هیوادارم هەر بەردەوام بن و زۆر دەستخۆشتان لێ دەکەم. بەڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە ژیان و ئەزموونی گەنجێک دەکەین ئەویش کاکە هەرێمە سۆت کە ماوەی دەڕۆژێک تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و تەواوی ئەو بابەتەکان لە سۆشیال میدیا قسە و باسی کاکە هەرێم بوون. لە سەرەتادا
سەرەتای ڕووداوەکەدا بەشێکی زۆری مسلمانان زیان دەکرد بۆ چاکبوونەوەی بەڵام بەداخەوە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو گیانی سپارت و گەڕایەوە بۆ لای خۆی باڵادەست و دوای ئەوە هەموو مسلمانان زایان بۆ لێخۆشبوونیان دەکرد بگرە زۆرێک لە مسلمانان ئاواتیان بە مردنەکەی دەخواست ڕۆژی ڕابردوو ڕۆژی هەینیش بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی بەشێکی وتارەکەیان بۆ ژیان و کاریگەری گەنجێکی لەو شێوەیان دەکرد لە هەرێمی کوردستاندا کاکە هەرێم بە تەنیا بوو بەڵام تەواوی ئەم هەرێمە پەرۆش و ناڕەحەت و خەمبار بوون بە کۆچی دوایی زۆرێکە بوون کە نەیان دەناسیوە تایەک و ئێستا نەیان بینی بوو بەڵام لە دڵەوە خەمبار بوون بە کۆچەکەی و بووە مای ئەوەی کە زۆرێک لە هاوڵاتیانی ئەم هەرێمە بە تەواوی چین و توێژەکانەوە خەمبار بوون بە گیان لە دەستدانی وەروەها کاکە هەرێم تا ئەو ساتەشی گیانی لە دەستدا لە خزمەت فەرمودەکانی پێغمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم بوو لە کاتێکدا کە ڕووداوەکە ڕوودەدات ئەوەی کە جێگەی سەرسامی زۆرێک لەو کەسانە بوو لە کاتی ڕووداوەکەدا سندوقی ماتۆڕەکەی کاکە هەرێم بوو کە پڕ بوو لە نامیلکە و کتێبی بەهای فەرمودە لە نێو ماتۆڕەکەیدا کاکە هەرێم کارگێڕی لقی تەقتەقی ڕێکخراوی قوتابیان بوو وەروەها کادری بەرچاوی کۆمەڵی دادگەری و بەڕێوەبەری پرۆژەی بەهای فەرمودە و لە تەقتەق ئێمە لەم تەورێماندا باز لە ژیان و پێگە و ئەو ئەزمونە گەورەی دەکەین کە کاکە هەرێمی گیاندا ئەو پلەی کە هەموو مسلمانان ئەم هەرێمە خەمبار بوون بە گیان لە دەستدانی گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکانمان کاکە حەسەن عومەر مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەروەها مامۆستا هەڤاڵ محەممەد و مامۆستا ئاماج مەملود کە دواتر لە ڕێگەون لە تەختەخۆ دواتر گفتوگۆ لەگەڵیانە لە خزمەت ئەوانی شادەبین سەرتا دەچمە لای مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا گیان زۆر بەخێر بخێر مامۆستا بینیمان ئەو ڕووداوە چی کرد لە هەرێمی کوردستان و چین و توێژەکان چۆن خەمبار و بە ڕووداوی گیان لە دەستدانی کاکە هەرێم ینی بۆچی لەم هەرێمی کوردستانەدا گەنجانێکی لەو شێوانە زۆ کە من کە تاوی چین و توێژەکان پێغەمبار بن و چی بکرێت ئێمە گەنجانێکی لەو شێوەیە دروست بکەین بسم الله الرحمن الرحیم حەمد و سەنا بخوای پەروەردگار کە ئێمە وەکو مسلمان هەمیشە دەکرێت بڵێن شانازی دەکەین بە ژیان و مردنی هەر تاکێکی مسلمانی خاوەن باوەڕەوە کە خی پەروەردگار فرسەتێکی کورتی تەمەنی ژیان لەسەر ئەو زەویەمان پێدەدات بەڵام دوزار ئێمە لە هەموو ژیان بەرپرسیارین لە بەرامبەر خوا بەرپرسیارین لە بەرامبەر خەڵک بەرپرسیارین لە بەرامبەر تەواوی کایەکانی ژیانی خۆماندا بەڕاستی بۆیە دیسان لێرەوە دووبارە و دەبارە من پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خێزانی بەڕێز و خانەوادەی بەڕێزی کاک هەرێم ئەسوەد وە تەواوی ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و تەواوی دڵسۆزان و گەنجان و خەمخۆران و تەواوی هاوڕەکانی لە تەواوی کوردستاندا و ئەو کەسانەی کە بە قسەیەک بە نووسینێک هاوخەمی خۆیان دەربڕی بۆ گیان لە دەستدانی هاوڕێ و برا و خۆشەویستمان کاکە هەرێم لە ڕاستیدا ئەوەی کە جەنابەت دەفەرمووی ئێمە زۆر پێویستمان بە کاکە هەرێمەکانە بۆ ئەوەی ئەو وڵاتەی کە لە دەیان دەواازەوە لە دەیان ڕێگاوە بە پێچەوانە ئیشی لەسەر دەکرێتەوە بە پەروەردەیەکی دژ ئیشی لەسەر دەکرێت ئێمە پێویستمان بە پەروەردەکردن و بوونی دەیان هەرێمی و کاکە هەرێمە کە ئەو ڕێڕەوە پەروەردە ڕەسەنە ئیسلامی کە لەناو وڵاتەکەماندا چەکەرەی کردووە و گەشێکی باشی کردووە بیپارێزین و ئیدامەی پێ بدەین و نەهێڵین خەڵکانێک کە بە ئامانجەوە دەیانەوێت پەروەردەی ئیسلامی لە وڵاتەدا تەشوێ بکەن و بیشێوێنن دەستی خۆیان بگێنە ڕۆح و دڵی گەنجەکانی ئەم وڵاتە دەرکەوت کە ئێمە جیاوازیەکی زۆر هەیە لە بینی پەروەردەی ئێمە وەکو تاکی مسلمان لەگەڵ خەڵکێکی ترکە تاک پەروەردە دەکا ئێمە کاکە هەرێم پەروەردە دەکەین کە هەزاران گەنج لە ناخیانەوە بۆی دەگریان لە ناخیانەوە ئازار دەکێشن ئەو هەموو گەنجەی کە لە ڕێوڕسمی کاکە هەرێمدا بەشداری کرد شایەدی ئەوە دەدا کە ئەو پەیام و ڕیسالەی کاکە هەرێم هەڵیگرتووە پەیامێکی نەمرە ڕیسالەیەکی خالیدە
پێویستە بەڕاستی گەنجان زیاتر ئاوی لە بدەن. ئەوەی زۆر جێی سەرنج و کە بینیمان یعنی ناسرا و نەناسرا و گەورە و بچووک دوور و نزیک ینی هەچ کەسێک کە کاکەرێمی بینی بێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە هەوڵەکان بیسبێتی یەکسەر دڵی هەژاو بەبێ ئەوەی ڕەنگە بیناسی بێتی لە نزیکەوە یاخۆ دێ بەڵام ئەوەندە کارەکانی جوان بووە ئەوەنە بە شێوازێکی جوان باز لە کار خێرخوازیەکانی کرێ ئیتر ئەمە هاوسۆزیەکی هەموو مسلمانان و هەموو هەرێمی کوردستانی گرتەوە کە هەموو کەسایەتیەکان هاتنە دەنگ لەسەر کاکە هەرێم و شایەتیان بۆدا کە دەستخۆشیان لێ کرد وا سەرخۆشی خۆیان ئاڕاستی خانەوادەکەی کرد. زۆر جوانە بەڕاستی مامۆستای بەڕێز. ئەمە وەکو مسلمان پرەنسیپ و یاسایەکمان هەیە کە لەسەری دەڕۆین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو بارەوە دەفەرمێت خوای پەروەردگار ئەگەر بەندەیەکی خۆی خۆشویست بانگی جبریل دەکا ئەی جبریل فڵان کەسم خۆش دەوێت جبریلیش بانگ دەکا و دەفەرمێ ئەهلی ئاسمان خوای پەروەردگار فڵان کەسی خۆش دەوێت و پاشان خۆشەویستی ئەو تاکە دەچێتە ناو دڵی هەر کەسێکەوە. کاکە هەرێم پشت بە خوای پەروەردگاریشێک بۆ لەو تاکانە کە خۆشەویستی لە ناو دڵی خەڵکدا بوو. من ئەم جومعەیە لە شوێنێکی دووری ئەم وڵاتە بووم جومعەم کرد. بیرم لەوە نەدەکردەوە مامۆستای و مزگەوتە باسی کاکەرم ئەسوەد بکا بەڕاستی. کاتێک کە یەکێک لە هەرە بەشە سەرەکیەکانی وتارەکەی خستە سەر کاکارێم ئەو کاتە بۆم دەرکەوت کاکارێم بەڕاستی گرەوی خۆی بردوۆتەوە. ئەو چۆتە ناو دڵی کۆمەلگا و دڵی هەرێمی کوردستانەوە. کاکارێم بۆ خۆی شخصێک بوو بەڵام بوو بە کۆمەلگا بوو بە هەموو کۆمەلگا. بۆی بەڕاستی من وەکو سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کاکارێم ئەندامێک بۆ لە ڕێکخراوەکەی ئێمەدا زۆر جار بەتەنیا لە ماڵەوە لەو سێ چوار شەوەی ڕابردوودا هەستم بە غەریبی کردووە هەستم بەوە کردووە بەڕاستی کاکارێم بۆ ئێمە کلینێکی زۆر گەورەی بەجێهێشتووە. کاکارێم بەڕاستی یعنی ئەوەی کە پێی دەگوترێ نەمری بۆ خەڵکی موسڵمانە ئەوەی کە پێی دەگوترێ مانەوە بەقا بۆ خەڵکی موسڵمانە ئەوەیە بەقا ئەوەیە مانەوە ئەوەیە ژیانکردن لە دوایەوەی کە ئینسان لەسەر زەوی نامێنێت. لە ڕاستیدا ئێمە پێویستمان بە دروستکردنەوەی ئەم جۆرە مرۆڤانە هێل ناو کۆمەڵگەی کوردیدا کە هەموو تاک ئیفتیخاری پێوە بکە و هەمومان شانازی پێوە بکەین. طبعاً گومانی تێدا نییە کاکەرێم کە وای لێ هاتووە کۆمەڵێک هۆکار و دەلیل هەبووە کە کاکەرێم یەکێک بێت لەو کەسانەی کە بچێتە ناو ناخی تاکەکانەوە و خۆشەویست بێت لە ناخیاندا. کاکەرێم یەکێک بۆ لەوانە کە من لەو ڕۆژەوە سکرتێری ڕێکخراوی قوتابیانم وەرگرتووە بەردەوام بەڕێنمایەکانی لەگەڵمدا بووە بەردەوام مامۆستا ئەمە بکە مامۆستا ئەمە باشە مامۆستا ئەمە زۆر خزمەت دەکات یعنی کەسێکی ئەوەندە گەورە بوو ئەوەندە خەمخۆر بوو یعنی ئەگەر بیر دەکەیەوە کاکەرێم لە شارۆچکەیەکی دابڕاوی ئەم وڵاتەیە کە تەقتەقە کە ڕەنگە زۆرێک ماگەر لەو شوێنانە هەر لەوانەیە پێی نەزانن بەشێکی خەڵکی ئەم وڵاتە پێی نەزانێت بەڵام کاکەرێم هەموو دیوارەکانی تەقتەقی بڕی چووە ناو دەرگای کراوی هەموو ماڵەکانەوە یعنی کاکەرێم هەر بۆ نەوەستا هەر لە تەقتەق بێت بەڵکو دەرگای هەموو ماڵەکانی بۆ کرایەوە. بۆیە بەڕاستی لێرە جێگای ئیفتیخار و شانازیە کە کاکەهەرێمەکان بەم شێوەیە بێنینە ناو کۆمەڵگاوەکە دۆست و دوژمن بڵێت دەستخۆش بۆ پەروەردە و خەڵکێک کە نەیارە بە پەروەردەی ئێمە دەبینێت کە پەروەردەی ئێمە چەند پەروەردەیەکی سەلیم و دروستە. مامۆستا حەسەن کە باز لە ڕێکخراوی قوتابیان دەکرێت بەشێکی زۆر کە و ڕێکخراوە ناناسنەوە دەزان تەنها ئیشی قوتابیان و ئیشی خوێندن و ئەو بابەتانەیە ینی لەگەڵیشیدا ئێوە چەندین پرۆژەی خێرخوازیتان هەیە و چەندین کاریگەری باشتان هەیە لە نێو کۆمەڵگادا لە نێو گەنجاندا کاکە هەرێمیش هەر بە هەمان شێوە لە پرۆژە گەورەکانی ئێوە بەشدار و توانێتی خزمەتێکی زۆر بکە لەم ڕێکخراوی ئێوەدا بەدەل لە بابەتەکانی خوێندن چیتر خزمەت بە گەنجان دەکەن لە بابەتی پەروەردەی لە بابەتی ڕەوشت و ئەوەی کە کاکە هەرێمێکی دیکە دروست بکرێت. مامۆستا بەتایبەتیش دەڵێن کاکەرێم هەر لە سەرەتای مناعین لە منداڵیەوە پەیوەندی کردو بە ڕێکخراوی قوتابیانەوە و شان بەشانی ئەندامەکانی تری ڕێکخراوی قوتابیان کاری کردووە ئەمە تا چەندێک کاریگەری هەیە بۆ لەسەر دروستکردنی کەسێک. فعلاً ئەمە ئێستا مامۆستا هەڤاڵ و مامۆستا ئامان تەشریف دێنن ئەوانە مامۆستای کاکە هەرێم بوون ئەمانە پەروەردەکەری کاکە هەرێم بوون کە هەمیشەی مەشانازی بەم جۆرە پیاوانەوە دەکەین کە کادیری ئەوە پێشکەش بە کۆمەڵگا دەکەن گومانی تێدا نیە ئێمە دەیان پرۆژەمان لە ڕێگەی کاکە هەرێمەکانەوە پێشکەش بە کۆمەڵگا کردووە هەر ئەم ساڵ لە ڕەمەزاندا ئێمە لە ڕێگەی دەستگای ڕاژەوە کۆمەڵێک هاوکاری تەڵەبە زیاتر لە 300 تەڵەبەیەک لەوانەیە هاوکاریمان کردووە یەکێک لەوانە من ڕۆژێک خۆم تەلەفۆنم لەگەڵ کرد کە بڕێک هاوکاری بوو پێی بدەم چونکە بۆ خۆی کەسێکی بەڕاستی دەوڵەمەند نەبوو
و کەسێک بوو پێویستی بە هاوکاری بوو خۆی کرێکار بۆ لە دوکانێکدا یعنی پێویستی بە هاوکاری و بەڕاستی کاکارێ وتی وەڵام مامۆستا زۆر چاکە من بۆ خۆم پێویستم پێنی ئیشم هەیە فڵان کەس پێویستی پێێتی ئەنی سیفەتەکە ینی کەسایەتەکە هێندە بەرز بوو کەم وام هەست کردووە بەڵێ کەم وە بینی ومە خەمی خۆی بێت ئەوەندەی کە خەمی گشتی بوون ینی زۆر جار من لە عومرە کە چوو بۆ عومرە تەلەفۆن پەیوەندیمان هەبوو سڵاو و سەلام و کەلامێکی نار بۆم و دوایی پەیوەندیمان کرد پرۆژەیەکمان هەبوو پرۆژەی پڕشنگی فەرموودە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرپەرشتیەکەوە ئەویش سەرپەرشتیاری لەقی تەختەق بوو لە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە لەوێوە هەرچی ڕێنمایی و تێبینی ملاحەزەی خۆی هەبوو لەسەر پرۆژێ نردوێتی مامۆستا پرۆژەیە چۆن گەورە دەبێت چۆن زۆرترین خەڵک بەشداری دەکات چۆن زۆرترین سوودی دەبێت پرسیارەکان چۆن بن نەتایی چۆن بێت یعنی ئەوەندە بە خەم بوو لە نیاز و گەیاندنی پەیامە گەورەکە بە تەواوی گەنجان ینی زۆر بەڕاستی بەخەم بوو بۆ مامۆستا خەمخۆریە ژوای کرد کە ئەوا دەنگ باتەوە و ئەنجامێکی جوانی هەبێت بێگومان جا من زۆر جار خەڵکێک دەڵێ ئەوە کاکە هەرێم بەڵام من دڵنیا خەڵکی کوردستان و گەنجان دڵنیا دەکەمەوە پشت بەخوای پەروەردگار سەدان و دڵم خۆشە کە بەڵام هەزاران گەنجی ئەوامان پێشکەش بە کۆمەڵگەی کوردی کردووە کە ئێستا لە کایەکانی ئەم وڵاتەدا خزمەت دەکەن و لە سێکتەرە تایبەتەکانی ئەم وڵاتەدا ڕۆڵیان هەیە جێپەنجەیان دیارە بە زیندوو بە مردویانەوە جێگەی شانازی ئیفتیخارن خەڵکێکی زۆر الحەمدوللا لەو قوتابخانە پەروەردە ئیسلامی ڕەسەنەی ئێمەدا هاتووە کە دەکرێت شانازیان پێوە بکەین شوێنی کاکەرێم چۆل نییە بەڵە کاکەرێم بۆ ئێمە کەلێنە بەڵام دەیان گەنج لە تەختەق و لە کوردستان و لە ناوەندی کۆیە و لە تەواوی کوردستان وعدیان بە کاکە هەرێم داوە کە ئەو شوێنەی ئەو فەراغ نەبێ و ئەو شوێنەی و چۆل نەبێ بەهای فەرموودە و پرۆژەی فەرموودە و ڕێکخراوی قوتابیانی کوردستان پەکی نەکەوێت کە ئەمەش بۆ خۆی دیسانەکانە دڵخۆشێکی گەورەیە خۆتان گوێتان لێبوو لەسەر زاری خێزانی کە خۆی و منداڵەکانی درێژە پێدەری و قوتابخانەیە دەبن کە کاکارێم لەسەرەتی کە گومانی تێدانە ئەم قوتابخانەی کاکارێم لەسەری بووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و جەنابەت پێت فەرموود مامۆستای بەڕێز ینی کادیرێکی باڵا یان کادیرێکی دیاری کۆمەڵی دادگەری بووە لە تەختەق و خزمەتێکی گەورە و بەرچاوی کردووە لەم شارەدا و هیچ کاتێک نەبووە لە پرۆژە خێریەکاندا بە دوور ینی خۆی بە ماندوو ببینێت یەک شت کە مامۆستایانی بەڕێزوە بۆ ئێوە بۆ خۆشەویستان و بینەران ینی بەیانی بکەین ئەوەیە کادیرانی ئێمە خەڵکێک وا دەزانێت تەنها لە چوارچەوەی کە مامۆستا فەرمووی تەنها لە چوارچەوەیەکی قەتیسماودا کار دەکەین وانە ئێمە ئەندام پەروەردە دەکەین بۆی ناخزمەتی ئێمە بکە وەکو تاک ئێمە ئەندام پەروەردە دەکەین بۆی خزمەتی کۆمەلگا بکە هەر پرۆژێکی خێری لەم کۆمەلگایدا بێ خۆمانی بزانین و هەر کەسێکیش بیکە مامۆستا سەدان کەس هەیە کە بەشداری ئەو پرۆژانەیان کردو ڕەنگە پەیوەندیان بە کۆمەڵی دادگەریەوە نەبێ یاخود بە ڕێکخراوی قوتابیانەوە نەبێ بەڵام تەنها بۆ خزمەتکردنی کۆمەلگا ئەم پرۆژان ئەنجام دراوە کە کەسێکی وەکو کاکە هەرێم بەڕێوەی بردووە کاکە هەرێم ینی کە کادیرێکی باڵای ڕێکخراوی قوتابیان بووە لە تەختەق لە حادیسەکەی لە بارگای یەکگرتووی ئیسلامی گەڕاوەتەوە لە ڕووداوەکە لەوێوە گەڕاوەتەوە کۆمەڵە کتابی هێنا و کە پرۆژەی بەهای فەرموودە بووە یعنی ئێمە چوارچێوەکانمان تێپەڕاندووە لەوەی کە تەنها لە چوارچێوەیەکی قەتیسکراودا بەڵکو مەدام پەروەردەکەین خزمەتی کۆمەلگا ئەوە دیوەڕاستەکەی ئەوە دەوەڕاستەکەی بەڵام مامۆستا حەسەن پێ دوانە بوو کە ینی وەفاتکردنیشی حکمتێک بوو کە خۆی گەورە نردی ینی داچڵەکینێک بوو بۆ گەنجان بۆ نەک گەنجان ینی کەسانێکیش کە تەمەنێکیان بەڕێ کردووە ینی داچڵەکینێک بوو هەمومان لە ناخماندا دەبێت چی بکەین کە وەکو کاکە هەرێم بین ینی چی بکەین ئەوە خلای خوا خۆشەویست بین و خۆشەویستی خی گەورە ئەوە بڵاوی کردو بەسەر کۆمەلگادا وەکو خێزانەکەشی باسی کرد ینی لە کاتی وەفاتیشیدا ئەو بۆ نەخۆشی کە لە هیچ کات و ساتێکدا ئەو بۆنەی خۆشی نەچبووە ئەنی مێشکەوە کە بەو ڕادەیەوە بێ دەما بۆ خۆی گەورەترین موعجیزەیە کە لە کاکە هەرێمدا هەبوو وەڵام مامۆستا من ینی وەکو چۆن جەناب دەفەرمووی زیندوێتی و مردوێتی الحەمدوللا بەرەکەت بۆ پیاوە یەک لەو بابەتانەی کە من ئەو دووسێ ڕۆژە لە خزمەتی بووین لە کاتێکە لە نەخۆشخانە بووە تا وەفاتی کرد و لە کاتی ئەوەی کە لە پزیشکی دادوەری بوو لەوێ بەڕێمان کرد بۆ لە خزمەتی چوینەوە تەختەق هەنی هەموو ئەمە شەدانەمە لە خزمەتی بووین حقەتەن ئەم پیاوە زیاتر لە 7 ڕۆژ بوو یعنی تووشی حادیسەکە بوو هەر کەسێک ینی ئەو شەوەی کە وەفاتی پێکرد نزیکی هەفتەیەک بوو بەڕاستی
ئەم مسافەیە بۆ کەسێک کە تووشی حادیسە دەبێت زۆر کاریگەری لەسەر جسمی ئینسان دروست دەکات لەو جێگا دەمێنێت باڵە چونکە تو ناتوانانی هیچی لێ بکەی ناتوانانی بیشوی هەنی ئەم جسمە لانیکەم بۆن دەکات بۆنی تەڵێک بەڵام ئەم جسمەی ئەم پیاوە سوبحانەڵڵا پێت خۆش و ئامێزی لێ بدەیت هێندە جسمێکی نەرم و تایبەت ینی هەست بە لەزەتی دەکرد کە لی نزیک بوو بای بەڕاستی من لە ڕاستیدا ئەو کاتە کە هێنامان وەکو پێوی شێوا بووینانی بەڕاستی بەس ئەوەی کە بە متەواتیری چەندین کەس لیان گێڕاوەتەوە کە بەڕاستی کاکە هەرێم یعنی یەکێک لەوانە پەیامنێری پەیام دەڵێ من زیاتر لە 5 ساعت بۆم لە دەستی هاتووە کاتێکە دەستم بەسەر لاشەی داناوە 5 ساعت دوای ئەوە نەشم نازانم ئەم بۆنە چییە میسکە نازانم بەڕاستی بەس قەتم ئەو بۆنە ینی بەر لوت نەکەوتۆ بەڕاستی اینجا خێزانەکەی دەفەرمێ ینی زیاتر لە 3 ڕۆژ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بە شایەتی کۆمەڵی ئافرەتتر دەستی بۆنی لێ هاتووە ینی ئەمە کۆمەڵک ئاماژەی خێرن کە ئەم پیاوە ئیشەڵا پلەی شەهادەتی هەیە ئەوە پلەیەکی بەرزی هەیە پشت بەخوای پەروەردگار بۆیە بەڕاستی ئێمە دیسان دێڵینەوە کاکە هەرێم کۆمەڵێک هۆکار و دلیل هەبووە کە ئەم پلە بەرزەی بنسیب بووە یەکێک لەوانە کە زۆر خۆشەویستی پێغەمبەر وسلم بە پێوەی ئاماژەکەی کە دەکرێت دەگوترێت لەبارەوە ینی بەڕاستی ئەم پیاوە هیچ پێنجشەممەیەک نەبووە سڵاوەت دیزاینێک دروست نەکات بەخۆی زۆر شارەزا بوو لە دیزایندا دیزاینێک دروست نەکات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سڵاوەتێک لەسەر پێغەمبەری هەموو پێنجشەمان بۆ شەوی جومعەکەی ئللا لە پۆستەکانی بڕۆ بگەڕێ پۆستێکی دادەنا یان ستۆریەکی دادەنا بۆ سڵاوەتدان لەسەر ئەزانیشی هەر باسی ئەوەی دەکرد مامۆستا ئیزافی قسەکان دەیوت کە پێنجشەم و جومعان دەهات کاکە هەرێم بە چایەکی پڕفرمێسکە و دەیوت تۆ بڵێ ئەم شەو ئینشاءالله بگەمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەوی پێوە ببینم بە دیداری شاد بم یەک لە ڤۆیسەکانم لای ڕاستی دێنێ شەو زۆر بە دیارەوە دانیشتم زۆر پێی تاسان بەڕاست نامەیەکم بۆ نار لە عومرە بۆ کاتە گوتم سڵاوم بۆ بگەێنە فڵان مامۆستا دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم و مامۆستا بەڕێزانەش دوایی فەرمی وەڵی مامۆستا گیان من لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوور کەوتمەوە ناتوانم بیگەێنم بە ئەو بەڵام مامۆستا فڵان فڵان بەسەر چاو ئەگەر گەڕاشمەوە بە تایبەت سڵاوی لە ڕەوزە لە خزمەت دەکەم و سڵاوی توی پێدەگەێن یعنی ئەم پیاوە ئەوەندە سەرڕاز بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە خۆشەویستی پێغەمبەری خوا لە ناو دڵیدا چەقی بوو چەکەرەی کردبوو بەڕاستی هەستت دەکرد یعنی خۆشەویستی ینی هەر بە زیندوی ینی ئەوەی کە ناسیومانە بەڕاستی خۆشت دەویست ینی پێت خۆش بوو لەگەڵی بی پێت خۆش بۆ ڕەفاقەتی بکەیت ئەوانەی کە بە خێزانی لەگەڵی تێکەبوون ئەو برایانەی کە ینی حەست دەکرد خۆیان پێناگیرێ دەگرێن چونکە بەڕاستی گەنج کەمتر وایە بگریە حاڵەتێک نەبێ کە فشاری بخاتە سەر ینی کەم گەنج هەبوو نەگریە ینی لە کاتی وەفاتیدا بۆیە ئەمانە ئاماژەی دڵخۆشکەرن کە ڕۆڕاستەکەی یان ڕۆ حەقیقیەکەی ئێستای ئێمە بڵێن ئێمە پێویستمان بە مڕاجعەیەکی نوێ هەیە بۆ خۆمان وەکو تاک و پێویستمان بۆیە گەنجانی ئێمە زیاتر مڕاجعەی خۆیان بکەنەوە زیاتر لەگەڵ پێغەمبەری خوادا بن زیاتر لەگەڵ پەیامی خوادا بن و هەروەها کاکە هەرێم و ڕێبازی کاکە هەرێمیش بە زیندوی بێڵینەوە بەڕاست زۆر باشە دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە نازدە خۆشەویستان دوو هاوڕێی نزیکی کاکە هەرێم کە لە تەقتەقەوە تەشریفیان هێناوە ببوون کە لە سەرەتادا لەگەڵمانە لەو بۆی ڕێگا و زیحامی هاتوچۆ کەمێک درەنگکەوتن ئەوانیش کاکە هەڤاڵ محەممەد بەرپرسی ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەروەها کاک ئاماژ مەولود بەرپرسی لقی تەقتەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەخوا بەخێر بێن سپاس تەشریفتان هێنا سەر خۆشیتان لێ دەکەین ئینشاءالله دوانە خۆشیتان دەبێت وەکێک لە هاوڕانی کاکە هەرێم بەڕاستی کە جێی ناڕەحەتی ئێمە و ئێوەش بوو هیوادارین خوای گەورە بە پلەیەکی بەرز بردبێتەوە بەلای خۆی کاگەڤاڵ ینی دەمێ بۆمان باسکەی کاکە هەرێم کێ بوو چ کەسایەتێک بوو ینی بۆچی ئاوای کرد لە هەر هەمومان من کە نەمبینی بوو ینی قسەم لەگەڵا نەکرد بوو هەر تا ئێستاژە لە دڵمە ینی هەتا ئێستاش کە بیری لێەکەمەوە خەمبارم ینی ئەمە چ کەسایەتێک وای کرد لەم هەرێمی کوردستانە بەڕاستی دەستان خۆش بێ سوپاس بۆ پێیان سوپاس بۆ گرنگجیدان بە کاکەرێم ئەو ڕاستی بێ من
نزیکی 10 ساڵە دەیناسن و کارمان بەیەکەوە هەبووە دیارە ئەو کارژێڕی لقی تەختەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکێکە لە غڵقەکانی ناوەندیکوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئێمە کارمان بەیەکەوە بووە وەروها لە ماوەی 10 ساڵی ڕابردووەدا ڕۆژێک نەبووە کە ئێمە دڵمان لە یەکتر بڕەنجێت ڕۆژێک نەبووە کە ئێمە خۆتان دەزان لە کاتی کارکردندا ئەگە مرۆڤ لە ماڵەوەش بەیەکەوە لە ناو ئەندامەکانی خێزانێک بەریەکەوتن هەردەبێت بەڵام ئێمە هیچ کات لەگەڵ کاکەرێم نەمبینیوە لەگەڵ کەسێک دڵی ڕەنجابێ یانەوە تا بە جۆرێک زەردەخەنە لەسەر لێوی نەبێت بە جۆرێک خۆی نەداتە کارکردن یانەوەتە کارەکان نەخاتە سەرشانی خۆی یان خۆی بوێرە لە کارێک بەڵکو کاکەرێم هەمیشە ئەگەر کارێک هەبێت جگە لە کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر کارێکی باش هەبێت هەوڵی داوە پشتی ئەوی تێدا بێت یانەوەتە بەشێک لە ئەرکەکە بخاتە سەرشانی خۆی کاکەرێم کوڕێک بوو کوڕێکی زۆر لێوردە بوو کوڕێکی دیندار بوو سەرڕاست بوو کاکەرێم تەنها پۆلی نۆی تەواو کردو ینی ناوەندی تەواو کردو بەڵام زۆر لە بەرزیدایە زۆر لە بەرزیشدا کاری دەکرد کاکەرێم ژیانی ڕۆژانی بە شێوازێک بوو کە کاکامان زیاتر ئاماژەی پێدەدات بەڵام کارێکی دەکرد مانگانە بە 400,000 ئیشی دەکرد لە دوکانێک شاگرد بوو خۆی و ماتۆڕێکی پێ بوو لەگەڵ مۆبایلەکەی ناودەستی پابند بوو بە مزگەوت پابند بوو بە هاوڕێیەتیکردن زارزار ینی ئەگە وەک مەشهدێک بێنەوە بەرچاوت تۆ هاوڕێی بووایی لە فەیسبووکەکەی نامەیەکی بۆ دەناری دیگە زۆرم خۆش دەوێت زۆرم خۆش دەوێت کارێکت نییە بە من جێبەجێ بکرێ و لە بواری پەیوەندیەکانی کاکەرێمدا پەیوەندێکی فراوانی هەبوو بۆ پەیوەندێکی پڕخۆشەویستی هەبوو لەگەڵ دەوروبەرەکەی بۆ شێوازە بوو کاکەرێم کوڕێکی جوان کوڕێکی جوان خولق و هەروەها خۆش خولق و کوڕێک بوو ئەگەر تەلەفۆنت بۆ کردووە حتمما هەڵی دەگرت ئەگەر تەلەفۆنت هەڵ نەگرتبووە بێزار و بێتاقەت نەدەبولێت بۆ شێوازە بوو کاکەرێم جا لە جگە لە کاری قوتابیان لە مزگەوتەکان خەریک بوو کاکەرێم خەریکی تەسوێرکردنی بۆ وتاری مامۆستایان بەڵێ لێکێ لەو راپۆرتانە بینیم هەموو جومعەیەک ینی دەچوە مزگەوتەکان و تۆماری ئەکرد ئەو تارانی کە لایەن مامۆستاکانەوە درراوە تەنها بووی بڵاو کاتەوە و خێرێکی دەستکێ لەم هێنا بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە گەنجێکی وە سەرڕای ئەو هەموو کاری کردوێتی خەمخۆری کاری تری خێرخوازی بێت بەڵێ هەر شتانە وای کرد کە کاکەرێم نەکرد لە بۆ نمونە ناحەیەکی بچووکدا دەنگدانەوە و ڕنگدانەوەی هەبێ ڕاستە کارەکانی لێ و بەڵام پەیوەندیەکانی فراوان بوو من مەشهدێکتان بۆ باز دەکەم ساڵی ڕابردوو تەلەفۆنی کرد دەربارەی ئەوەی کە کەسێکی لە سلێمانی کەسێکی لە سلێمانی وەزعیشی ناخۆشی هەیە خوێنکاری زانکۆیە پارالێل تقریبا نزیکی 2 ملیۆن دیناری کەوتۆ سەر چۆن بۆی حەل بکەم بۆ سلێمانی تابێکی سلێمانی بەڵێ چۆن حەلی بکەم لە زانکۆی سلێمانی کەسێک کێشەی هەیە بە بەیەکەوە دەتوانی هاوکارم بیرە شتەدا ئەگە ناتوانانی قەینامە خۆم بە زۆریشتر چارەسەری دەکەم ئیدی ینی مامەڵی ئەو کوڕە بۆ شێوازە بوو خەمخۆریەکەی ینی بێحەد بوو بەرامبەر ئەو کەسانەی کە دەیناسی یان کەسێک کە هەژار بواە بڕۆ لە کاتی کەرەنتینە دەبزانێت چ دەورێکی هەبووە ینی کاتی کەرەنتینە و خەڵک لە وەزعیشی ناخۆشدا بوو هەروەها موچەنە دەهات ئیدی ئەو بەردەوام هەوڵی داوە ڕنگدانەوە و کاردانەوەی باشی هەبێت ئێمە ڕەبتمان بەیەکەوە بوو زۆر زار پێم گوتووە کاکەرێم شتێکمان هەیە یارمەتیەکە بۆ منە بۆ لقەکە لە ئێمەوە لە ناوەندەوە گوتێتی ڕاستە خۆلوانەی وەزعی لە هەمووانیش خراپتر بێ وەڵا فڵان کەس دانێت ڕاستە خۆ گەڕانەوەی ناوێت ڕاست فڵان کەس دابن ئیدی ئەو لێبوردەیە زۆر زۆر مهم بوو بۆ کاکەرێم و دەژیانیدا ڕەنجی داوە کاگامەژیان بەخێر بێ خوا بەخێر بێ سەر چاومان ئەگە بەڕێستان باز لە ئەژمون و ئەزمون و پێگەی کاکە هەرێمان بۆ بکەی بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین کە وەکو پیشەی هەمیشەی کاکەرێم لە ڕۆژانی جومعەدا بووە اللهم صل وسلم على نبينا محمد اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد دیارە کۆچی دوایی کاک هەرێم ئەسوەد کۆچپێکی گەورە بوو بۆ ئێمە و بۆ هەموو کوردستانیش ئەو دەنگدانەوە گەورەی لێکەوتەوە دیارە کاکەرێم ئەسوەد تەمەنی تەنها 28 ساڵ بوو
28 ساڵ بەڵام دەستپێکی کارکردنی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی تەقتەقا گەڕێتەوە بۆ ساڵی 2012 واتە ماوەی 10 ساڵ بەبێ دابڕان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە لقی تەقتەق بەبێ ماندووبوون کاری کرد ماندوو نەئەبوو زۆر کات ئەگەر ناڕێکیەکیش لە ئیشەکان هەبوایە ئەو خەفەتی بۆ ئیشەکان نەخوارد بەعامەتەن بۆ هەموو کاروبارەکان کاروباری قوتابیان وەک کاروباری کۆی بانخوازی لە سنوورەکەیە خەمی گەورەی کاکەرێم گەیاندنی ئەو بانگەوازە ئیسلامیە بوو بە سنوورەکە بەو پەڕی توانایەوە کاکەرێم ڕەمزی برایەتی و خۆشەویستی بوو کەسێک بوو خۆشەویستی پەخشە کرد لەگەر بینینی هەر کەسێکە یەکجار بینینی پەیوەندی پێیا کرد و دوای مردنیشی کە ئەبینین کۆمەڵە کەسانێک تەنها لە ڕێگای فەیسبوک و سۆشیال میدیاوە بەبینینی بەبێ ئەوەی بگەن ڕاستەوخۆ بگەنە بەرامبەری بەبینینێکی دوور بە دوور خۆشەویستیان بۆ ئەم کوڕە پێیا کردووە کەواتە ئەم بەردەوام پەیامی برایەتی خۆشەویستی هەبوو بەردەوام پەیامی گەنجانەی هەبوو کاری بۆ گەنجە کرد و ئەو پەیامە گەورەی کە لەسەر گۆڕی خوارێ خۆش بوو کاکەرێم کە ئێمە بە شەهیدی فەرموودەی هەژمارەکەین چونکە دوجار لە کاروباری فەرموودەیە لە کاروبار و لە ئیشی فەرموودەیە تووشی ئەو ڕووداوە هات کەواتە ئینشاءالله ئەپارڕین لە خوای پەروەردگار کە بە شەهیدی هەژمار کرد بە شەهیدی فەرموودەی هەژمار کرد بێ کاکەرێم ئیشی بۆ گەنجانە کرد لەو پرسەیە یعنی ئەتوانم بڵێم پرسێکی وامان نەدیوە کە لە سنوورەکەی ئەوەندە گەنج حاضر بێ لەبەر گەنج ڕێ نەبوو گەنجی سنوورەکە بەعامەتەن ئەوەی کە ڕۆژێک کاکەرێمی بینی بێت لەوێ ئامادە بۆ پەڕی تاساوە بۆ پەڕی ناخۆشی دەربڕین بۆی بۆ پەڕی سۆز بۆی هاوخەمی بوو بەڕاستی ئێستا ئێمە ئەم شەویش کە دەوری کاتژمێر یەکی شەو لەسەر گۆڕەکەی بووین ئەماندی پۆل برایانی خۆی برادرانی خۆی هاتن ئەگریان هەتا برایەک کە ئەم شەو لەوێ بووین کاتژمێر یەک بوو گوتی لە کۆیەوە ئەگەڕێمەوە بەڵام پێش ئەوەی بچمەوە ماڵی خۆمان ویستم یعنی بە ئەوەی بیری ئەو گەنجە خۆشەویستەمە کرد هات لە ڕێوە کوڵ بە کوڵ ئەگریا خەدەرێ زۆر لەسەر قەبران قسەمان بۆی کرد دڵدانەوەمان بۆی کرد هەتا کەمێک لە ئەوەکەی بووە بە گشتی کاکەرێم کەسێکی بوو خۆشەویستی ئەوە ئەکرد کەسێکی خۆشەویست بوو کاکەرێم بۆ هەموو کەس و بۆ منیش کە یەک لەوەی کاکەرێم پورزای خۆمە وەکو خزم و هەروەها لە ڕووی ڕێکخراوەی کارگەڕی لەقەکەی خۆمە کارگەری ڕێکخراوی خۆم بوو خوای گەورە بە شەهیدی هەژمار کردبێ کاکەرێم هاوڕێی خۆشم بوو یعنی بێ لە کاروباری ڕێکخراوەی هاوڕێ بووین کۆمەڵێک ڕۆژانە ئەو کاتانی کە هەمان باوەرە و کاتی بەتاڵشمان زۆر کەم بوو پێما ئەم ماتۆڕەشی خۆی نەبوو ماتۆڕەکەی خۆی چەند ڕۆژی ڕابردوو و پێش ڕووداوەکە لە بەردەرگا بردبوویان بەڵێ ماتۆڕی ئەو ماتۆڕی کە هەی بوو زۆربەی ئیشەکانی فەرموودە و ئیشەکانی قوتابیان و ئەو ئیشانەی کە بانخوازی بۆ ماتۆڕەیە کرد کاتژمێر 12 زۆر کات کە ئەو ئیشانەی کە هەیبوو لە کاتژمێر 12 نیوەڕوان کە دوکانی داخستە دوکان بوو دوای داخستنی دوکانەکەی پێش ئەوەی بچێتەوە ماڵ هەر ئیشێکی هەبوایە ئەی کرد زۆر کات ئەو ئیشەی ئەو ڕۆژەشی کە تووشی ڕووداوی هاتچۆ بوو 12:45 دقیقە تووشی ڕووداوە بوو 12 کە دوکانی داخستووە ئەچێ بە دوای ئەوەی کە کتابەکانی فەرموودە کتابەکانی بەهای فەرموودە لە چەند شوێنێک کە ئێمە دامان نابوو کە کاکەرێم دای نابوو بچێ کۆی کاتەوە لیستەکان بێنێ ئامادەکاریان بکە بزانێت چەند نەفەرن ژمارە مۆبایلەکانیان ئەوە بکە بۆی پەیوەندیان پێوە بکە و هەروەها شوێنەکەی دەستنیشان بکات چونکە لەم کاتەیە کە 19 تاقیکردنەوەی بەهای فەرموودە ئەنجامەدرێ کاتێکی گەرمە بۆیە کاکەرێم لە خەمی ئەوەیە بوو شوێنە دابین بکە کە قوتابیان و بەشداربووان گرمایان نەبێ زۆر باشە بەڕاستی من دوشتی تر زۆر سەرنجڕاکێش بوو لە مردنی کاکە هەرێمە
کە یەکەم ئارامگری خانەوادەکەی بوو یعنی کاتێک کاکەرێم کۆچی دوایی کرد خێزانەکەی سوژدەی شکری برد و ئەوەی کە باسی باوکی دەکرێت دڵناوی کەسانی تریاوەتەوە لە کاتێکدا کوڕەکەی خۆی گیانی لە دەستاوە لە هەمان کادا هەر لە حادیسەکەەوە هەتا ئەوەکو ئەو کاتێکی تر لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد ماوەیەکی زۆر کاکەرێم لە نەخۆشخانە مایەوە سێرەکەین هاوڕێیانی پۆل بە پۆل لە نەخۆشخانە سات بە سات بە تەلەفۆن و بە پەیوەندیکردن پێوەی ئەمە ئەومان بۆ دەرەخوا بەڕاستی مسلمان کردداری مسلمان ئاکاری مسلمان چەندێک گرنگە ینی هاوڕێ خزم هەمووان وەکو یەک وەکو برای خۆیان سێریان کردووە ینی هەمووان وەکو کە سوکاری خۆیان هەستیانە کرد کاکەرێم لە خۆیان ڕۆیشتووە ئەم بابەتە بەڕاستی زۆر گرنگە گەر باسێک لەوە بکەن تا چەندێک گرنگە کە ئێمە ئەوها ئەم هاوڕێیە تێمان هەبێ بۆ ئاەتی خۆی پەروەردگار دەکرێ وەڵام دەین خۆی گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ڕاستی ئیمانداران برای یەکترین بۆیە ینی تێگەیشتن لە مانای برایەتی تێگەیشتن لە مانای پەیوەندی کۆمەڵایەتی تەنها لە ئیسلامدایە ینی حقەتەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک تەرکی سیلەی ڕەحم بکات لە ڕەحمی خوا تەریکە یان تەمەنی کورتە ینی کۆمەڵشتی لەسەر ئەم بابەتە ئەوەی کە مامۆستا هەواڵ و مامۆستا ئامانجی ئیشارەتیان پێدا ئەم پیاوە ئەوەندە هەم لە ڕووی برایەتیەوە هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتێکیەوە هێندە چووە ناو ناخی تاکەکانەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بوو بۆیە دەکرێت ینی وەکو مەدرسەیەک وەکو قوتابخانەیەک ئەمە زیندوو بکەینەوە سەحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کە هاتوون لێک دوورکەوتنەوە بە دەوری پایەیەکدا یان دیوارێکدا سوڕابنەوە تۆقییان لەگەڵ یەکتری کردوێتەوە سەلامیان لە یەکتری کردوێتەوە پێویستمان بەم جۆرە لە سەلام و لە تێکەڵی و لە علاقات دروستکردنەوەی بڕاستی ینی ئەمە ئەوەی کاک هەرێم ئەوەیە کە خوا دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە بە مانای کەلیمە ینی هەر لە کاتی ڕوودانی ڕووداوەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دوعایەکی زۆریان بۆ کرد کە ئەمە خەمخۆرێکی زۆر جوان وولایەن هاوڕەکانەوە کاکە ڤاڵەگەر لەسەرەوە ئاماژێکی کورت بیت وڵانجا دوعاکردن پێم وایە و بەرهەمیەوە بوو کە خۆی کاری بۆ خۆی گەورە کردووە ینی بەڕاستی دڵسۆزیشی زۆری تێدا بوو هەر کەسێکیش کە خۆی یەکلایی کردەوە بۆ خۆی گەورە وە گوتم لەوانەیە لە ناحەیەکی بچووکدا خەڵکێک نەیناسی بێ بەڵام دوجار ئیدی هیچ نەک هەرێمێک زیاتر لە هەرێمێک ینی خەڵکیانی باسی دەکە باسخواسی کاکەرێمە باسی چاچەکانی دەکرێت باشەکانی دەکرێت هەموو ئەو شتانە جا دواتر تۆ سیرکە کە ئەو ڕوودەدات ئەو سەبر و ئارامگرتنەی ماڵەوەیان خانەوادەکەیان لێرەش خی گەورە زۆر بەبەزەیی بووە ئەو ڕووداوە ئەگەر ئەو سەدمەیە ڕوویداوە یەک ئەو کوڕە مەجای بیرکردنەوە لە مەرجی هەر نەبووە کە کەوتووە ئیدی بێهۆش وەتاوەکو وەفاتی کرد ئەوە یەک دوو ئەو ماوەی هەفتەیە کە مایەوە لە نەخۆشخانە سیر بکە هەموو ئامادەجییان تێدا بوو احتیمالی ئەویان دانا بوو کە ئەو کوڕە نەمێنێتەوەتە ینی کەس نەبووە ناشکوری بکات ئەنجا ئەو ماوەی کە مایەوە لە نەخۆشخانە دووبارە ئیبرازی ئەو بابەتانە کرا ئەو دڵسۆزی کاکەرێم کە هەیەی لەبەرەوەی کاکەرێم ئی هەمووان بوو ئی کەسێک نەبوو خۆشی بە ئی هەمووان دەزانی بۆ منە بەهای فەرموودە شتێک نییە سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێ بەڵام لە زۆربەی شوێنەکان ئەو کەسانی کە بەڕێوەی دەبن ینی ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن بەڵام بێوچان هەوڵیان بۆ داوە پێم وانێ هیچ کەم تەرخەمێکیان کرد بێت و کاتێک کە ئیشەکە کاگەمان خۆشتان هەر ئاماژەتان پێکردیانی ئەوەی کە زۆر بە پەرۆژ بووە خێزانیشی باسی کرد بە دیاریکردنی نازانم کام پرۆژەیان بووە کە ساڵێکیان نزیک بە 20 کەسێک لە پرۆژەکەی بەشدار بوون کە ئەم ساڵ پێم وای باتۆتەوە وتێتی بە خێزانی کورە وەرە بزانت پرۆژەکەمان چەند گەورە بوو گەشتۆتە 300 و ئەوەندە کەس بەشدارە بن لەم پرۆژەیەماندا یعنی ئەوەندە دڵخۆش بوو ئەوەندە پەرۆژ بوو بابەتەکانی بۆ کارە خێرخوازیەکانی بۆ فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه و سلم یعنی زۆر جار شتێکی زۆر سەرڕاکێشی کە بینیم لە پرۆفایلەکە لە ستۆریەکەیان بوو کە وتارێکی مامۆستا محەممەدی مەلافایەقی دانابوو باسی خۆشەویستی ئەوەی دەکرد کە ئینسانکی خۆش بێ لەگەڵەوەدا حەشر دەکرێت ینی لە خوار و نووسی بووی خۆشمەوی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی ئەوەندە بە پەرۆژ بوو بۆ گەاندنی پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه و سلم ئەگەر ئاماژەیەکی پێ بکەی کاگامانچ دیارە لە تاقیکردنەوەی بەهای فەرمودە لە قۆناغ یەکەمە ئەو بەشدار بووە زۆرەی نەبوو ئەنی 20 نەفەرێ بوو لەوانەشە هۆکارەکەی بوو بێ کە
لەو سەردەمەیە ڕاگەیاندنەوە دە پێشکەوتونە بۆ ئەوە بەڵام جودێکی کاکەرێمی گەوری جودێکی گەوری کاکەرێمی تیان بوو کۆڵنەدانی ئەویش لەو کۆڵنەدانی ئەو بەشداربووەکان کەم بۆ ئەم توانێتی بەردەوام بەڵێ کۆڵنەدانی ئەو وەک بۆتانم باس کرد ئەو کە نیوەڕوان لە دوکان بوو لەسەر دوکان بوو کە دوکانی دائەخست دوای 12 ئەچوو ئیشەکانی ڕایی ئەکرد ئەنجا ئەهاتەوە نانێکی خوارد دویان نا ئەگەڕایەوە دوکان ئێوارە کە ئەگەڕایەوە بە هەمان شێوە کە مەغریبانە چوە زۆر کات مەغریبانیش ناچوو بۆ ناخواردن ئەچوو خەریکە وشانە بوورە چیشێکی کرد لە دوکانە کاک هەرێم لە دوکان لەسەر دوکانێک بوو ئەشای کارەبایی بوو لێرەوە پێش ئەوەی ئاماژدان بە کاک هەرێم بکەین بە لێرەوە من سوپاسی زۆر بەڕێز زۆر سوپاسی مامۆستا ڕابەر فازڵەکەم کە خاوەنی دوکانەکە بوو بەڕاستی شاوکارێکی چاک بوو زۆر کات ئەگەر کار و پرۆژێکمان هەبوایە داوامان لێ کرد ئەو زۆر کات ئیشی خۆشی بەلاوانە ئەیگوت با کاک هەرێم بڕوام ئەوەی خۆی بکات بۆیە من لێرەوە زۆر سوپاس یەکەم دووبارە سوپاسی مامۆستا ڕابەر فازڵەکەم بە ناوهێنان خوای گەورە دڵنیام لەوەی کە ئەگەر چاکەیەک هەبوو بێت بەبێ ئەوەی لە کاک هەرێم کەم بکاتەوە چاکە مامۆستا ڕابەریش ڕۆیوە لێرەوە سوپاس یەکەم خوای گەورە جەزای بەخێری بداتەوە وەک پێشتر ئاماژت پێکرد ئێوە پورزاش بوون ینی پەیوەندی خزمەتەکانی چۆن بوو لە نێو خانەوادە و لە نێو بنەماڵەکەتاندا ینی ئەراوە خۆشەویست بوو لە دڵی هەموواندا کە ئێمە ئەوە خۆشمان بوێ پەیوەندیەکانی بە جۆرێ بوو خۆشەویستی لەگەڵ هەموو کەسانی خێزان هەبوو هەموو خزمان هەبوو بەبێ ئەوەی کە هاوفکری بنیان فکری جیاواز بێ یان شتێ بێ ئەو خۆشەویستی بوو هەمویان دەرەبڕی هەمویان بە خۆشەویستی بوو هەمویان دەرەبڕی ئێوە ئەو مەجالە کەمەی کە هەیبوو لە شەوانە لە کاتانە لە ماڵ دانانیش ئەچوو سەردانی خزمانیە کرد هەتا لەم جەژنی قوربانەیە بیرمە سەردانی کۆمەڵێ ماڵمان کرد کە من پێم سیر بوو کاک هەرێم سەردانی ئەو ماڵە ناکە یعنی ماڵی دەرباز نادا ئەو ماڵی ئەو کەسی یەکجار مەرحەبایی کرد بێ کاکەڵم کاک هەرێم ئەو ماڵانەی بەسەرە کردەوە بۆیە کاک هەرێم کەسێکی تابڕی کۆمەڵایەتی بوو لەگەڵ پەیوەندی خزمایەتی و هەروەها زۆرێک لە کاک هەرێم لە وەکو دانیشتوی تەختەقە بەڵام خەڵکی گوندی ئۆمەرمەندانە لە سروونی حیشوان تەنانەت پێیجی گوندی ئۆمەرمەندانی زۆربەی ئیشەکان ئەوەی کرد کەسێک نەخۆش بواە ڕسمەکەی هێنا بە جوانترین شێوە دیزاینیە کرد داوای لە خەڵک کرد و ئای بۆ بکەن کەسێکە ئەوە بواە تەعزەباری هەبوایە کاک هەرێم ئەوەی بۆ کرد و زۆر لە ئەکاونتەکانی خەڵکی بەڕێوە بر زۆر کات کە مامۆستایەک داوای شتێکی لێ کرد داوای هاوکاریەکی لێ کاک هەرێم بەبێ ئەوەی دەست بنێ بەڕوویە ئیشەکانی بۆ ئەکرد بەو پەڕی مادووەوە ماوەسا حەسەن ینی دوای وەفاتی کاکە هەرێم تێگەشتن کە کۆمەلگا چ گەنجێکی تێگەشتن کە کۆمەلگا دەوێت کێ دروست بکات و پێگەی گەنجانتان بۆ ڕوون بوویەوە کوڕێخرای قوتابیانی کورسان دەبێت هەوڵەکانتان زیاتر بێت بۆ پێگەیانی گەنجانی بەم شێوازە کە دبینیمان هەموو کۆمەلگاکی دەوێت بەڕاستی قسەیەکی بەجێ و پرسیارێکی بەجێیە ئەنێ ئێمە پێویستی بەکارکردنی زیاترە پێویستی بە دانیشتن و دیراسەکردنی زیاترەکە ئەوەی کە تا ئێستا خەرزمان نەکردو بۆ دروستکردنی کاکە هەرێمەکان دەبێت خەرجی بکەین بەڕاستی و دەبێت دابنیشین زیاتر دیراسی ئەم بابەتە بکەین ئەم کۆمەڵگەی ئێمە زۆر پێویستی بە کاکە هەرێمەکانە و لێرەشەوە ئەوە ڕادەگەێنم کە پشت بەخوای پەروەردگار کۆمەڵێک پرۆژە بە ناوی کاکە هەرێمەوە ئەنجام دەدەین لە تەواوی ناوەندەکان وەکو مەکتەبی سکرتاریەت کە ببێتە شانازیەک بۆ کاکە هەرێم بۆ ئایندە و بۆ قیامەتیشی ئینشاءالله بێگومان بواری پەروەردە لوبی دروستکردنی تاکە ڕۆحی دروستکردنی تاکە لە کۆمەڵگاکاندا لە هەموو دنیادا پەروەردە خەڵکی عاقڵ خەڵکی خاوەن زانست و حکمت قسەی لەسەر دەکا و دیراسی دەکا بەداخەوە لە وڵاتی ئێمەدا پەروەردە زۆر شێوێنراوە زۆر بەلا ڕێدا براوە و خەڵکێک بەمەبەستەوە هێنراوە تەناو وڵاتەوە کە خەڵکی ئەم وڵاتە نییە ئیسترات کراوە پەروەردەی پێچەوانە هێنراوە تەناو ئەم وڵاتەوە بەڵام دوجار ڕۆمان دەرکەوت کە کۆمەلگا کاکە هەرێمەکانی دەوێت کۆمەلگا پێویستی بە کاکە هەرێمەکانە کۆمەلگا پێویستی بەو پەروەردە ڕەسەنەیە و هەر
ئەم پەروەردەیەشە کە خەڵک زەرەدی لێ ناکە بۆیە پشت بەخوای پەروەردگار کە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هاو فکرەکانمان لە ڕێکخراوە هاوشێوەکانمان دڵنیام ئەوانیش دیسان مڕاجعە دەکەنەوە بە خۆدا دەچنەوە کە پێویستیان بۆ جۆرە پەروەردەیە پێویستیان بۆ جۆرە تاکە هەیە یەک لەو شتە خاڵە دڵخۆشکرانی کە کاکارێم زۆری دڵی پێخۆش بۆ من لە ئێستا بەڕاستی زۆر بە چاکیشی لەسەر دەکەین کە ئێمە پەیوەندی و هەماهەنگیەکی زۆر باش دروستکەین لە نێوان ڕێکخراوە ئیسلامیەکاندا بۆ ئێمە بەیەکەوە کاریگەریمانە بێ لەسەر تاک بەیەکەوە کاریگەریمانە بێ لەسەر دروستکردنەوەی تاکێکی پەروەردەکراو سوپاس بەخوای پەروەردگار ئەگەر فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان سیرکەین بەگشتی هەرچی ئەوەی کە ڕێکخراوی ئیسلامیە لە وڵاتەدا خۆی بە خاوەنی کاکە هەرێم زانیوە ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە کاکە هەرێم تەنها ئێمە نەبووکم و ڕێکخراوی قوتابیانی کوردستان کاکە هەرێم مڵکی تاکێکی موسڵمانی وڵاتەیە مڵکی هەر کەسێک کە خۆی بە خاوەنی کاکە هەرێم بزانێت بۆیە ئێمە شانازی دەکەین کە تاکی ئەوە پەروەردە بکەین جا ئێمە بیکەینیان هەر ڕێکخراوێکی هاو فکرەمان بتاکێکی ئەوە پەروەردەکە شانازی پێوە دەکەین چونکە دوجار ئێمە کە جەسەدین واحد بەخوا یەک جەسەین یەک لاشەین بەڵام لەوانەیە بە فکری جیاواز بە تێڕوانی جیاواز بۆ بابەتەکان بۆ دروستکردنی تاکەکان لەنا دوجار هەمومان لە بازنەیەکدا کۆ دەبینەوە بۆ دروستکردنی تاک بۆیە دیسان بەڵند دەدەینەوە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبێت پشت بەخوای گەورە لایندا داینەمۆیەکی بەهێز بێت بۆ دروستکردنی تاکی وەکو کاکارێمی شار کاک هەڤاڵ بە ئاماژە بە شتێکی تر بین ئەویش گرنگە کە زۆر جار ئەوەندەی گرنگی دەدرێت بە کار و چالاکی و کاری خێرخوازی لە ناوەندی شارەکانە ئەوەندە گرنگی نادرێت لە شارۆچکەکانە کە دەبینین سەرڕای ئەوەی کە تەقتەق ڕەنگە شارۆچکەیەک بێ بەڵام کاریگەریەکەیمان بینی کە تەنانەت هەرێمی کوردستان هاتە دەنگلی تا چەنە گرنگە ڕێکخراوی قوتابیان کارە خێرخوازیەکان بیانەوێت لە شوێنەکانی تریش لە شارۆچکەکانی کار و چالاکیان هەبێ هاوخەمی خەڵکی خۆیان شارۆچکەکەیان گوندەکەیان بن بۆ ئەوەی کە بەڕاستی هەر یەکێک لەو کەسانی کە لەوێن سەرمایەکن بۆ وڵاتە گەر بێت و پەروەردە بکرێن و لە کارە خێرخوازیەکانە بەشدار بن دەستان خۆش پێم وایە ئێمە هەر خاوەنێک هەرێم نەبووین ئێمە لە هەموو شارەکان لە هەموو شارۆچکەکان هەرێممان زۆرن بەڵام خەڵکی دڵسۆزمان زۆرە لەوە دڵنیابن بەڵام کاتێک کە دەڕۆن ئەو کات دەزاندرێ ئەو کاتیانی شتەکە ئاشکرا دەبێت کە چۆنن خەڵکی دڵسۆز زۆرە من ئەو ڕێکخراوی خۆماندا ئێستا هەر کاکەرێم ینی دەوروبەرەکەی بالەیەوە دەست پێ بکەین ئەنجا دواتر تەمەشای تەواوی هەرێمی کوردستان بکە من پێم وایە ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی سەرمایەکی یەکجار زۆرە لە کەسی دڵسۆز و چاک و باش لەوانەیە باخەڵەکانیان بەتاڵ بێ بەڵام دڵەکانیان پڕە بەڵام مێشیان پڕە لە چی لە پرۆژە و پەیام بۆ ئەو خەڵکە بۆ خزمەتکردنی ئەم هەرێمە بۆ خزمەتکردنی ئەو وڵاتە بۆ ئایندەی ئەو وڵاتە بۆ پەروەردەکردنی تاکەکانمان بۆ خەم خواردن لە کەسە نزیکەکان کەسە دوورەکان بە تەواوی ئاراستەکانەوە ئێمە دەمانەوەی خەڵک پەروەردە بکەین و خەڵکیشمان پەروەردە کردووە وە کاکەرێم چۆن ژیا بۆ خەڵک و چۆن مردیش پێم وایە مردنەکەی دەبێتە بەرەکەتێک بۆ تەبایی و پێکەوە ژیان و خزمەتکردن هەروەکو ئێستا هاوڕێیەکانی بەرنمەیان هەیە کە ناوی کاکەرێم بهێڵنەوە کە هیواخوازین هەموو لایەک بتوانن لەو پرۆژەی کە دانراوە کە استراتیزیێکی بۆ دانراوە بۆی کە ناوی کاکەرێم ببێتە مەدرسەیە کە دابدرێت و خەڵک هاوکار بێت بۆمانەوەی و بۆی کە ببێت سەدەقەیەکی جاریە بۆ خەڵک بۆ کاکەرێم کاگامان دووەتە دو پەیامەت دەرفەتمان نەماوە ئەگەر شتێکمان بیچوو بێت ئاماژەیەکی پێوکی بە کورتی وڵی قسەمان زۆر ماوەکو قسە بەڵام دیارە کاتی بەرنامەکە هەرەوەندێ ئەوەندە ئاڵێم کاکەرێم بەردەوام هیوا ئاواتی ئەوە بووە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان قۆناغی زیاتر ببڕێ خۆ بچێتە قۆناغێکی پێشترەوە زۆر کات ئەگەر کەم و کوڕێک هەبێرە ناو ڕێکخراوە لە ڕێکخراوی قوتابیانە خەمی بۆی خواردووە بۆی هیوادارم مامۆستایانمان لەسەرەوە ئەو خەمانە بڕەوێنەوە هەمومان کاکەرێم پێیان لێ بۆ تەبایی و برایەتی و خۆشەویستی نێوان ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەموو ڕێکخراوەکان و موسڵمانان بەگشتی و هەر ئەو پەیامەشی لێ خوێنینەوە دووبارە سەرخۆشی ئاڕاستی ئێوەکو هاوڕێیانی کاکە هەرێم و کە سوکاری کاکە هەرێم دەکەیت لێرەوە هیوادارین کە پلەی بەرز بێ و درێژە پێدەری ئەو ڕێبازی ئەو بین کە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی خەمخۆر بوو و جێی خەم بوو لە ناخێرێکێکمانە بەڵام ئەوەی جێ دڵخۆشیە کە هاوڕێیان و کە سوکاریشی جەختیان لەسەرەوە کردەوە کە بەردەوام بن لە کارە باشەکانی ئەو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا هەڤاڵ محەممەد بەرپرسی ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان
کوردستان و مامۆستا ئامانج مەولود بەرپرسی لقی تەقتەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڵام زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازان و خۆشەویستان بە بۆنەی سەری ساڵی کۆچیەوە لە زۆرێک لە شار و شارشەکان لە نێو کوردستاندا کۆمەڵێک کۆڕی ئیمانی ڕێکخرا بۆ باز لە کۆچی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم کرا لە سۆرانیش بە هەمان شێوە کۆڕێکی جەماوەری ئەنجام دراوە پێکەوە بینەری ئەو کۆڕە دەبین. سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسله ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. بەلای خۆی گەورە میهرەبان بە پێویستمان زانێکم مەڵبەند کۆڕێک ساز بکەین بە مناسبەی ساڵوەگەڕی ساڵی کۆچی کە ئەم ڕووداوە ڕووداوی زۆر گەورەیە لە مێژووی ئیسلام لە ژەنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام
کۆچ پەیامێکی زۆر گەورەی تێدایە دەستکە زۆر گەوری تێدایە دەرسوانەی زۆر گەورەی تێدایە بە پێویستمان زانی کە لە ڕێگەی کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و خول و خوێندنەوەی پەرتوک لەسەر ئەم بابەتەیە بەڕاستی نەوەکانی دواڕۆژ ئاشنایان کەی ئەو گەنجانێکی تازە پێگەیشتون ئاشنایان کەین بە کۆچ بوو بۆ ڕوویدا چۆن ڕوویدا چێ پێی هەستا و دەستکەوتەکانی کۆچ بوون ئامازەکانی کۆچ بوون ئەمان هەمووی شتی زۆر گەورن پێویستە ینی گەنجانەوەی نوێ لەسەر ئەم شتە گرنگانە ڕابهێنرێن پەروەردە بکرێن و ئاشنا بن بە سیرە و ژیانی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وەسەلام. بسم الله الرحمن الرحیم دیارە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە بۆ مەدینە پڕیەتی لە گرنگی و لە ئەسرار و لە نهێنیات کە تاریخێکی عەظیمە هەرچەندە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم تاریخە نەکرابوو بەسەری ساڵی ئیسلامی بەڵام لەبەر گرنگی ڕووداوەکە ئیمامی عومەر لەسەر پێشنیاری ئەبوو موسای ئەشعەری ئەم تاریخی کردە بە ساڵی ئیسلامی چونکە بەڕاستی هیجرەت وەرچەرخانێک بوو لە مێژووی ئیسلامدا ئەبینن حتا قورئانی کرد بە دوو بەشەوە قورئان بەشێکیان مەکیە و بەشی تری مەدینەی هەتا داوە و بانگەوازیش بە هەمان شێوە دەبین کراوە بە دوو بەش داوای مەکی جوایزە لەگەڵ مەدینە جا لەبەر گرنگی ئەم ڕووداوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مەبەستی دامەزرانی دەوڵەتی ئیسلام و تەطبیقی شریعەتی ئیسلام ئەم هیجرەتەی لە مەکەوە کرد بەرەو مەدینە. خۆشەویستان یەکێکی تر لەو بابەتە گرنگانی بۆمان ئامادەکردوون ئەمڕۆ لە تەوەری دومدا پێشکەشانی دەکەین کە بابەتێکی تەندروستی گرنگە کۆمەڵێک بابەت هەن کە بۆ گرنگی پێدانی زیاتر پێیان کۆمەڵێک چالاکی بۆ ئەنجام دەدرێ و ماوەک دیادەنرێ بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە هەنا یەکێکی لەو بابەتانە شیرپێدانی دایکە بە منداڵەکەی کە ساڵانە لە جیهان بۆ ماوەی مانگێک چالاکی ئەنجام دەدرێت و ماوەیەک دانراوە بە هۆشیارکردنەوەی دایکان کە سوودێکی تەندروستی زۆری هەیە ئەمڕۆ باز لەوە دەکەین تا چەندێک گرنگە دایکان شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان و تووشی گرفت نەبنەوە و چ سوودێکی هەیە جیاواز لەوەی ئەو شیرانی ترکە لە بازاردا بەردەستن و کار دەکرێت لەسەرەوەی کە ئیتر دایکان شیری خۆیان نەدەن بە منداڵەکانیان ئەمڕۆ باز لەوە دەکەین لەگەڵ دکتۆر خالید حەمە ساڵح پزیشکی پسپۆڕی منداڵان کاک دکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش سپاس گرنگی و باخی شیری دایک لە چیدا ئایا دەتوانێت جێگرەوەی هەموو ئەو شیرانە بێت کە لە بازاڕەکاندا هەیە بەتایبەتی بۆ ئەو تەمەنەی کە مناڵ دایکە بێت طبعا قسەیەک هەیە ئەبێ بیزانین کاڵێ تۆ پێم بڵێت تۆ چییە خۆیت پێ دەڵێم تۆ کێیت طبعا هەر لە کۆنەوە خواردن یاخود نیوتریشن ئەڵێ تەنانەت کاریگەری هەیە لەسەر دیاریکردنی تەبیعەت و ینی هەڵس و کەوت و تەسەڕوفاتی کەسەکە طبعا شیری دایک یەکێکە لەو معیزانی کە ینی بە بەشەریەت بەخشراوە چەندین توێژینەوەی لەسەر ڕۆژ بە ڕۆژتی تازە دەرەکەوێتیایە طبعا ئەگەر باسی سوودی شیری دایک بکەین ئەبێت لە چەند ئاستێکە باسی بکەین لەسەر ئاستی فەردی ئایا چ سوودێکی بۆ مناڵەکە هەیە چ سوودێکی بۆ لایەکە هەیە لەسەر ئاستی خێزان چ سوودێکی بۆ خێزانەکە هەیە لەسەر ئاستی کۆمەلگا و دەوڵەت چ سوودێکی هەیە طبعا دەستان خۆش بێت ینی وا بزانم زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندن کە ئەم هەفتە کە مانگی هەشت بەتایبەتی حەوڕۆژی یەکەمی کە دانراوە مانگی وشارکردنەوە بۆ پێدانی شیری دایک یاخود هەفتەی با بڵین وشارکردنەوەی شیری دایک کە
شتێکی زۆر باشە کە هەمووی کەناڵەکان کە ئیش لەسەرەوە بکەن جارێکی تر دایکەکان بگەڕێنەوە بۆی بەکارهێنانی شیری دایک و دوورکەوتنەوە لە شیری قوتوو لەبەرەوەی کە شیری دایک وەکو ئاماژەم پێکە لە بیداتانی معیزەیەکی ئیلاهیە بۆ بەشەریەت کە لی بڕوانی کە لەسەر ئاستی مناڵ چ سوودێکیە طبعاً لە هەموو ڕێکەوە سوودی هەیە طبعاً یەکێک لەو شتانەی لەو گرفتە گەورانی کە مناڵ بەدەستیەوە ئەناڵێنێت بریتە لە هەوکردنەکان هەوکردنی پەردەی مێشک هەوکردنی گوێ هەوکردنی کۆندامی هەرس هەوکردنی کۆندامی هەناسا تەنانە هەوکردنی میز و میزەڕۆ زۆربەی تۆژینەکان باس لەوەکەن کە شیری دایک یەکێکە لە هۆکارەکانی کەمکردنەوەی هەموو جۆر هەوکردنەکان بۆ لەبەرەوەی شیری دایک پێکاتەکەی نەک هەرپاکە نەک قابلی پیسبوونیە خۆی مادەی دژەتەنی تایە دژە بەکتریای تایە دژە ڤایرەسی تایە بەهۆی ئەو پێکاتەیەوە ئەگەر ڤایرەسێک بەکتریایەکیش محاولێ بکە بچێتە جەستەی مناڵەکە ئەو لە ناویە بات تەنانەت لە کۆنا دایکان بەکاری هێناوە کاتێ مناڵەکەی چاوی شاوە شیری تێکردووە چونکە سبب بووە بۆ لە ناوبردنی ئەو بەکتریای کە توی شێوکردنی چاوی کردووە کاتۆشتێکی زانستی ئەتوانی سوودی لێ بینی بەتایبەت ئێستا ژنە بەتەمەنەکان ئێستا ژۆ من کارانجام خۆی ئێستا پێویست ناکات چونکە ئەوە لە زەمانێکە کراوە کانتیباتیک نەبووە ئێستا گوناحەتەوە بیکەیتە چاوی ئەتوانیت بیتێ بابی خوات طبعاً شیر بە چەند قۆنارێک کاتی ئەپەڕێت ئەوەی کە لە بیدا تایە پێ و تێژەک دوایەوە شیرێک دروست دەبێت لە دوای هەفتەی یەکەم و تاکو تقریباً 15 ڕۆژێکە پێوتێ ترانزیشنال ملک یعنی ملکێکی موقت دوایەوە بێ بە شیرێکی ماچور پێگەیشت و تەمەن ئەم خۆناغبەندیش هەر جارێکی تر معجزەیە چونکە مناڵەکە لەبەرەوەی مەعیدەی بچووکە تحملی شیری زۆر ناکات شیرەکە خەز بۆتەوە خستیەکەی وایە مناڵەکە کەمەخوا بەڵام ئەتوانێت کالۆریکی زۆری پێبات و لە کاتێکشا پێکاتەکەی ئەمە دژەتەنی زیاترتیایە دژە بەکتریا و ڤایرەسی زیاترتیایە ئەبێتەوەی لە ناوبردنی نەخۆشەکە ئەتوان باشترین پێکوتە بۆ مناڵ لەو بیدایەتە بریتێ لە پێدانی ئەوژەکە ئەمە لە ڕووی هەوکردنەکانەوە کەواتە هەموو هەوکردنێک کەمەکاتەوە ئێمە لە نەخۆشخانەیە تاکو مناڵێکی شیری دایک بینیت تووشی سکشنۆڕشانە وە 1000 مناڵی شیری قوتووە بینیت کەواتە بەراورد ناکرێت لەو بینەیە لە ڕووی با بڵێین نەخۆشیەکانی تر تەنانەت دەرکەوتووە بە زۆربەی ستەدیەکان ئەو مناڵانی کە شیری دایک ئەخۆن کەمتر تووشی نەخۆشیە خراپەکانی وەکو سەرەتانی خوێن و سەرەتانی تریشە بن بۆی دایکێک مناڵێکی خۆش بێت پەنا ناباتە بەر شیری قوتوو چونکە شیری دایک ڕێگرە بۆ مناڵەکە لە توشبوون بەم نەخۆشیانە لە نەخۆشیە شێرپەنجەی دایکەکەش بۆ سنگی ئەوە وتمان باسی ئەەکەین دواتر باسیەکەین زۆر لە سوودەکان بۆ مناڵەکە دوایی بۆ دایکەکە دوایی بۆ کۆمەڵگا بۆ حکومەت طبعاً نەخۆشی شەکرا لە مناڵی شیری قوتووە زۆرترە تاکو مناڵی با بڵێین شیری دایک کەمتر توێژە بن ئەمەش پرۆڤ بووە بە چەندەها ڕسێرچ و توێژینەوەی زانستی زەخت ینی تەنانەت لە ڕووی زیرەکیەوە مناڵی شیری دایک نسبەی ئیزەکاییان زیاترە بە بەراورد بە مناڵی شیری قوتوو بۆیە کە یعنی ئەگەر سیر بکەین ناتوانین ئەم بەراوردێ بکەین لەو بینە طبعاً شیری دایک چەند تایبەتمەندیەکی هەیە کە لە شیری ترا نابینرێت بۆ نمونە شیری دایک بە پێی تەمەنی مناڵەکە گۆڕێت بە پێی شەو ڕۆژە گۆڕێت ئەو شیرەی کە لە شەوا دروست ئەبێت جیاوازە لەو شیرەی کە لە ڕۆژا دروست ئەبێت ئەو شیرەی کە لە هاوینە دروست ئەبێت جیاوازە لەو شیرەی کە لە زستانە دروست ئەبێت یعنی ئەو شیرەی کە لە بیداتی شیرەکەیە جیاوازە لەو شیرەی کە لە نیهاتی شیرەکەیە دروست ئەبێت بۆیە کە بینیت شیری دایک شتێکی دروست کردووە کە خواردنێکی نمونەیە بە پێی تەمەنی مناڵەکە تەنانەت شیری مناڵی نەبەکەم جیاوازە لە شیری مناڵێکە کە 9 مانگ و 9 ڕۆژ تاو کرد بێت بۆیە ئەگەر تۆ بەراوردکەی ئەم هەموو سوودەی کە هەیە نەخۆشی کەمەکاتەوە ئەی پارێزە لە نەخۆشیەکانی دوایی کە باسی زەخت و شەکرە و نەخۆشیەکانەکەین بەسەن مناڵەکە بۆ 40 ساڵی و 50 ساڵی ئەوانە لە بیدا تا خواردێتی کاریگەری هەیە بۆ ئەوەندە تاو کاتە کاریگەری بۆ کاتە قڵەوی زۆر زۆر گرنگە قڵەوی یەکێکە لە نەخۆشیەکانی سەردەم کەم یەکاتەوە کە گەشتە تەمەنێک لە مناڵیە مناڵی شیری دایک قڵەو نین
ئەسانە خۆشتە دەما ناگات وا دەزانێت ئەمە خەلە لە شیرەکەی خۆیەتی مناڵەکەی زائیفە ئەخر خۆی ببوورە ئێمە غەڵەت تێگەیشتوین بەڵێ چۆن وەزن کەمی خراپە وەزن زۆریش خراپە یەکی خەلە و غەڵەتانی کە دای خۆی ڕژیمەکە مناڵکی قڵەوەکە ئەڵێ چیت بۆ خۆت پێخۆش ئەوێ بۆ خەڵکی ژۆت پێخۆش بێت بۆ مناڵەکەت حەزێکی قڵەوە بێ خۆت چ ئەو قڵەوی کە ئەسایەتی کاریگەریە لە قڵەوی لە داهاتووە مناڵەکە دوایی خۆی گیری خوا بەدەستخۆیەوە زۆر جالۆ تەمەلای تر دوای کۆنتڕۆڵ ناکرێت کۆنتڕۆڵ نابێ یعنی بە هەمە هەستیاریەکان یەکێکە لە گرفتەکانی ئێستا هەستیاری بە پێکاتەکانی شیری قوتوو کەمە کاتەوە گەر شیری دایک بخۆت ئەسا یەکێک لەو هەستیاریانی کە هەیە کە هەستیاریە بە پرۆتینی حیوانی لە شیری دایکان نییە بەڵام لە شیری قوتوو هەیە و گرفتاریەکات تووشی کێشەی گەورەیەکات باش دکتۆرایەن دەوترێت سەر ڕێ ئەم هەموو پێشکەوتنە زانستیە و دروستکردنی جۆرەها خواردنوانە بۆچی ناتوانرێ ئەو جێگرەوە دروست بێت کە جێگرەوە شیری دایک بێت ناتوانێت ینی یان ئەمە حکمەتێکەی تر بە تەئکید خۆی یەکشت هەیە ینی ئێمە بێ ئەوە بزانین بەشەریەت تا حدێک توانای هەیە یعنی مەسان شیری دایک ناڵم 2 دقەی نییە وەکو یەک وابێت گۆڕانکاری بەسەرایەت خۆ شەریکار کە دروستەکە ناتوانێت 6 مانگ جار قوتوێکی بۆ 6 مانگی یەکەم قوتوێکی بۆ 6 مانگی دوم دوای ساڵ ناتوانێت تۆ هەموو ڕۆژە بیگۆڕێت ینی هینێک هەیە طبعا محاولە ئەکەن شەریکات ساڵ بە ساڵ چۆن ینی کەسێک هەیە تەجمیلی بۆ کرێ و هەر جارێک لوتی چاکەن و جارێک گوێی چاکەن و جارێک چاوی چاکەنە ڕۆژ بە ڕۆژ محاولە ئەکەن گۆڕانکاری لە پێکاتەی شیری دایک بکەن بیانەوێ نزیکی کەنەوە لە شیری دایک بەڵام زەحمەتە چونکە شیری دایک یەکێک لە تایبەتمەندەکانی تر زیندووە شیری دایک زیندووە یعنی پێکاتەکەی پێکاتێکی لیڤینگە بەڵام شیری قوتوو نا پێکاتێکی مردووە هەر بۆ خۆی ئەمە کاریگەری هەیە لەسەر یعنی با بڵین سوود و قازانجی با بڵین ژیری دایک زۆر باشەوە کاک دکتۆر زۆرجە باز لەو دەکرێت کە کاریگەری دەبێت لەسەر ددانی مناڵ وەروەها ئاخاوتنی مناڵ ئایا ئەمە تا چەند ڕاستە کە بەتایبەت ئاخاوتن ئایا کاریگەری دەبێت یەکی لەو شتانی ئەمەژەم پێکرد زەکا زیرەکی یەکی لەو شتانی کە پێوەرە بۆ زیرەکی مناڵ قسەکردنە بە تەئکید مناڵێکە مناڵێک شیری دایکی بخوات زەکای زیاترە بە چەند لیڤڵێک لە ئایکیوەکەی بەرسە لە مناڵی شیری قوتوو یەکێک لەو پێوارن کە پێوانی پێکرێت قسەکردنە بۆ یەکە بە تەئکید ئەدڤانسترە لە پێشترە چەند تێبینیەک هەیە زۆر جار باسەکرێت ینی ئەو مناڵان کە شیری دایک خۆن با بڵین وەکو زۆر بەمان بڵین بیستومان و باسەکرێت یعنی ئەڵێ ئەبێ ڤیتامین دی پێ بدرێت لەبەرەوەی شیری دایک ڤیتامین دی کەمتیایە یاخود ئاستنی کەمتیایە ئەبێ ئاستنی پێ بدرێت طبعا لە پاڵ شیری دایکە ئەوەی کە با بڵین لە ڕووی زانستیەوە پێم ئەوترێت کە چی بکرێت بۆ مناڵێک کە شیری دایک بخوا ئەبێت لە بیدایەتە ڤیتامین کی پێ بدرێت لەبەر ئەوەی کە شیری دایک پاکە ئەگەری توشبوون بە هەوکردنەکانی ڕخۆڵە کەمەکاتەوە خۆشی ڤیتامینکەی لە ڕێگەی بەکتریای ڕێخۆڵەوە دروزە بێت چیلکەکانی با بڵێن کۆلۆنی پێوتێت دروستەکە لەبەرەوەی ڕێخۆڵەی پاکە ئەمە دروست نابێڵێ لەبەرەوە ڤیتامینکەی بێ بۆ یەکە باشتر وایە قوتو نازانی هەموو مناڵێک لە دایکە بێت نازانانی ئەمە شیری قوتو بێ یا شیری دایک هەموو مناڵی ڤیتامینکی وەرەگرێ ئەمە ئۆڕەدی هەموو مناڵێک هەتا ئەگاتە و لە کاتەی بتوانێت لە شەو ڕۆژێکە لیترێک شیر بخوا ئەبێ ڤیتامین دی پێ بدرێت ئیتر شیری دایک بۆایە قوتو بخوات پێکاتەی ئاسن لە شیری دایکە تۆزێک کەمترە بۆ یەکە دوای 6 مانگ ڕیکۆمەندێشن کراوە کە ئاسنیشی پێ بدرێت کاتە ئەم ڤیتامینانە کە وەرەگرێت لە ڕێی تەواوکەری شیری ترەوە یاخۆت خۆ مناڵ ناتوانێت بۆ نمونە هەنێ خۆراک بخوا هەتا تەمەنێکی دیاریکراوە ئەمە ئەگەر ڕوونکەیتەوە بۆ ئەمە لە ڕێگەی قەترەوە پێ ئەدرێت کاتە دکتۆری پسپۆر بۆ نووسێت و پێ ئەدرێت یا خۆی مەسەن ڤیتامین دی کرێ و بەکاری زۆر باشە کاک دکتۆر زۆر جار زۆرێک لە دایکان هەن دەڵێ ئێمە شیرمانیە بین بە منداڵەکەمان یاخود زۆر بیستومانە کە منداڵەکە شیرەکە ناخۆ یاخود بە گریان و بە هیچ شتێک ئەم شیرە ناخوات چی بکرێت کە دایک بتوانێت بە دروستی شیر بە منداڵەکە دایکەکە حەزەکە بەڵام گرفتی بۆ دروست خۆی زۆر جار هەیە یعنی شیر لەبەرەوەی کە ڕەبتێکی هەیە زیاتر بە باری دەرونیەکەی با بڵین دایکەکەوە چونکە ڕشتنی شیر و دروستبوونی شیری دایک لە ژێر کاریگەری کۆمەڵێک هۆرمۆنایە
کە پرۆلاکتین و ئۆکسیتۆسین ئەم دوانە کاریگەریکی زۆریان هەیە لەسەر دروستکردن و دەردانی شیرەکە. بۆیە کە ئەگە دایکێک لە پێشە استعدادێکی دەرونی نەبێت بۆ پێدانی شیرەکە شیر دروست نابێت. کاتەمە شتێکی دڵنیایە بۆیە کە هەموو دایکێ ئەبێت پێش ئەوەی استعدادی کرد بێت بڵێ من ئەمێ شیری خۆم بم خۆ تۆ چۆن لە خۆت بڕوانی وا دەرەچیت چۆن سەری خۆتکەی وا بیت دایکەکە لەعنی لە بیدایە تا پێش مناڵە بۆ لەدایک هەشتانە بۆ لەدایک چووە لە بازار مەمکەی بۆ کڕیەوە مەمکە بشکێکی بۆ کڕیوە دایبی بۆ کڕیوە یعنی قەترەیەکی خەویشی بۆ کڕیوە هەشتانە بۆ لەدایک ئەم ئیستیعدادە وای لێکا کە شیر دروست نەبێت نایات. بەڵام لە پاڵ ئەمانە ئەگەر دایکەکە لە ڕووی دەرونیەوە پشوو بەخۆی بە ئیستیعداد وەرگێت لە ڕووی جەستەیەوە عینیشت بتوانێت ئیستیعداد وەرگێت هاوکار بن لە دەوروبەری تەسلیم نەبێت بە بڵێ شیرم نییە ئەو ژەکە کەمە بەشێکات. زۆر جاڕوانی دایکەکە خۆیەتی ئەڵە شیرەکەم بەش ناگە بەس لەشی سەر و زیە من زۆر جاڵم هەموو دایکێتوان دوم ناڵە خێوکە ئەگە زیاترش بە خێونەکە ئەبێ دایک بزانێت قیاسات چیە بۆی شیرەکە بەشێکە بەشی ناکە. زۆر جار گریان ئەکەن بە بیان و من دوور یعنی مەسەن مناڵە کەشیری قوتووە خوات ئەڵێ وەڵا کە شیرەکەمێ لەوەش ماوەدێکی تیا بێ بیخێوێنێت. بەڵام مناڵ ئەگەر شیری دایکی خوارد ئەگەر پیسایی بکە میز بکە وەزنی زیاد کە تاو بەشێکات یعنی بەشی کردووە. ئەگەر بینە سەر سوودەکانی بۆ با بڵین دایک مامۆساڵای پێش ئەو یەکشت ئاماژە پێبێت زۆر جار هەنێک دایک هەنی ڕێگا ئەگرنە بەر بۆ پێدانی شیرەکە بە منداڵەکان لە ڕێگەی ئامێرێ بۆ بۆی کە ئەو شیرەی هیانە دەری بن ئەگەر منداڵەکە بێت و ئەم شیرەی دایکی نەگرێت ئەمە تا چەندێک دروستە ئایا سوودی هەیە ئەگەر دایکێک ئەم ڕێگەی بەکاربێنێت ئەتوانێت ئەوە حاڵەتی ناچاریە بتوانێت بەکاری بێنێت حاڵەتی ناچاری ئەتوانێت بەکاری بێنێ باشتر وایە هیچ بەکار نێنێ چونکە هەموو عەزێدانێکی دایکەکە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە شیرکەم مەسەن کە سنگی عەزیەت بایتر شیرکەمەکان ئازار سەبەبێکە بۆ کەم دەردانی با بڵین هۆرمۆنی شیر و بێتاقەتی ئەبێتەوەی کەمکردنەوەی شیرەکەی. زۆر باش بینە سەر سوودەکان مەسەن بۆ دایک ئەگەر شیری خۆی بەکاربێنێت دووری خاتۆ لە کۆمەڵی نەخۆشی خراپ سەرەتانی سنگی سەرەتانی مەمکی با بڵین لەگەڵ هێلکەدان گەڕانەوەی ڕەحم و بۆ باری پێشووتری دوای لەبەرەوەی کە هۆرمۆنی ئۆکسیتۆسین زۆر دەرەیرێ یعنی ئەیپارێزە لە نەزیفی دوای مناڵ بوون ئەمانە هەمووی سوود بۆ دایکەکە یعنی یەکێک تر لەوانی کە کاریگەریە لە ڕووی دەرونیەوە ئەم دایکە پەروەردەیەکی باشەکە چەند جارە مناڵە خەبەرێک هاتەوە شیرە یعنی دەرکەوتەوە دایکانی کە شیری خۆیان بەکارێن کەمتر تووشی نەخۆشیە دەرونیەکان نەبن تووشی کە ئابەی دوای مناڵ بوو نەبن بۆیە کە زۆر میهمە بۆ دایکەکە. لە ڕووی خێزانەکەش و بیرکەرەوە ئەم خێزانە چەندێ داهاتیان بۆ ئەگەڕێتەوە لە ڕووی اقتصادیەوە لە کاتێکا سوودێکی زیاتریشی هەیە سوودێکی زیاتری هەیە ئەو هیچ بۆ تەندروستی دایکەکە و مناڵەکە لە ڕووی اقتصادیشۆ خێزانێک هەیە مەسەن باوکەکە کرێکاریەکە ڕۆژ تاوەرە 20,000 پیاکە ئێم قوتوێشیر بە 10,000 ئەوەی کە زۆر یعنی مەسەن ئەڵێ مەواسەفاتی نییە بەلانی کەم 5,000 مانگی 5 یعنی قوتو بەلانی کەمە ئەوخوا مناڵەکە ئیتوەرە کوی کەر و ئەمە بزان چەند دەرەچێت. کاک دکتۆر زۆر دایک هەن بە ئەم قەسشی نادەن منداڵەکان دەڵێن سنگمان تێکە چێ ینی بەڕاستی ئەمە هەیە بۆی باسیەکەم ئەمە بە هیچ بە قەنەعەتی من ئەمانە شتێکی خراپە ئەم شتە بەو شێوازە نییە بەی شێوازێک بگرە باشە ئەگەر دایکێک بیر لەو بکاتەوە سنگی نەمێنێ باشتر لەوەی کە ئەگەر سنگی تۆزێ شل ببێت توشبوون بە نەخۆشی خوانە خواست خراپەکان بێ هەلی کاتەوە هەر پێوەی نامێنێت ئەوێت دایکەکەوا بیر بکاتەوە کاتە مامۆستا مانەوەی ئەو شیرە لە با بڵێن چی گرفتێ بۆ دایکەکە دروستەکە دەبێتە ژێر پەنجا یاخۆ شیر نامێنێتەوە شیر بۆ ئەمێنێتەوە ئەگە دایکێک شیر نایە دەرکەوتەوە شیر پێدانی سروشتی یەکێکە لە هۆکارەکانی پاراستنی لە نەخۆشیەکانی سنگی. کاک دکتۆر زۆر جار زۆر دایگەیە بە جیاز و بە کۆمەڵی شت ئەم شیرە دەرێنێ ئەمە ژەر زیانی دەبێت نە ئەمە زیانی مناڵم ئەمە حاڵی ناچاریە دایک هەیە گۆی مەمکی بچووکە یا زۆر گەورەیە مناڵەکە ناگرێ ئەمە لە بیدایەتە تا مناڵەکە ئەتوانێت دەری بێنێت بەکاری هێنێت ئەمە باشترە لەوەی کە شیری قوتووی باتێ یعنی ئەتوانێت شیرەکەی خۆی دەرێنێت مەسەن دایکێک مۆزەفە شیری خۆی هاتێ و دوایە چێ بۆ دەوام بەڵێ ئەتوانێت شیرەکەی خۆی دادێنێ هەڵی لە سەلاجیا دابنێت تا بکو 24 ساعت ئەتوانێت بەکاری بێنێت.
هەڵی بێ لە سەلاجەیە هاوسەنگیەگەیە لە بینی پێدانی شیرەکەواتە کاتێکی دیاریکرایی هەیە کە ئەم کاتە بدرێت بە منداڵەکە چەند کاتژمێر بێت یاخود کام لای سنگی بی ئەمە دوو ڕێگە هەیە ڕێگەیەک هەیە پێوتی ئۆن دیماند یانی هەر کار مناڵەکە برسی بۆ شیریاتی ڕێگەیەکیش هەیە پێوتی ڕێگولەر سکیژوەڵ مەسەن دایناوە 2 ساعت جارێک شیرای بە مناڵەکە 3 ساعت جارێک هەیەتی هەردوو تەریقەکە ڕاستەوە هەردووشی باشە شەو ڕۆژ و وەرزەکان کاریگەری دەبێت لەسەر بە تەئکید مناڵ لە بیدایەتە ئەبێت 2 ساعت جارە شیر بخوا بەڵام دوایی وای لێت کە توانی زۆر وەرگێ مەسەن احتیاتی خۆیەکە جەنابەت باینیان خواردووە ئەو نەخواردووە تانی وەڕۆ برسی نەبێت نیوڕنان خۆی ئەو ناخۆی تاکو ئێوارە برسی نەبێت مناڵیش وای لێت پێویستان کێت دوای خەبەری کاتوە دوایی یعنی ئەمە ڕێگەیەکە بە نسبەت پێدانیەوە یەکێک لەو غەڵەتانی کە ئێمە ئیبینین ئەوەیە کە دایک مەسەن 5 دقە شیرای بمناڵ 5 دقە ئەم لایەتی 5 دقە ئەو لایەتی ئەمە غەڵەتە باشتر وایە یەک لای سنگی خاڵی بکاتەوە و دوای ئەوە لاکەی تری بەکاربێنێت بۆ چونکە شیر بە 3 قۆناغاتی ئەپەڕێت یاخود بڵم 2 قۆناغ ئەو شیرێکە لە بیدایەتە هەیە پێوتێت فۆرمڵک شیرێکە کە مادەی کاربۆرات و پرۆتینی تایە ڤیتامینەکانی تایە مینێڕاڵەکانی تایە خوێکانی تایە مناڵ ئەیخوات هەست بە تێربوو ناکە شتێک هەیە لە مەعیدەی هەموو کەسێکە هەیە پێوتێت سەتاتی ڕفلێکس تۆ چۆن هەستەکەی تێربوویت لە مەعیدەتە شتێکی تایە بە مێشکەڵی تمەخۆ تێربوویت بەسە مناڵش ئەمەی تایە ئەی ئەم سەتاتی ڕفلێکسە چۆن تێرەبێت ئەگەر گەشتە چەوری لە کۆتایی شیرەکە پێتێ هند مڵک لە بنکڕەکەیە لە ئەخیرەکەیە چەودیتیایە هەتاکو نەگاتە ئەم چەوریە مناڵەکە ئەس بە تێربوون ناکە کاتە چنێک شیری باتێ بەم شێوازە کەوتۆتە سەر ئەگەر 5 دقە 5 دقە بێتێ سوودی نییە هەز بە تێربوون ناکە مناڵە کارەگری بۆیە کە بەردەوام بێت چارێکی بۆ 20 دقە تا بنکڕەکەشی دەرێنێت مناڵەکە هەز بە تێربوونەکە تەز بە ئیسعادەکە ئەمە یەکێکە لە ڕێگە ڕاستەکان هەم شیر زیاتر دووزە بێت چونکە بزەبێت یعنی هەمووی ڕەبتە بۆ نمونە ئەگەر ئەم مەمکە خاڵی نەبێتەوە تەواوەتی ئیعاز نانێری بۆ مێشک بڵێ وەڵا خاڵی بۆ تۆ شیر دروستکە بۆک بڵێت ئەڵێ تەنکەکە پڕە پێویست ناکە شیر دروستکە بۆیە کە بە تەواوەتی خاڵی بۆ جارتی ئازانێرێ بۆ مێشک ئەڵێ تەنکی شیرەکە تیانما دەستکە بە شیر دروستکردن دەستکاتە بە شیر دروستکردن پڕێبێتەوە بەڵام ئەگەر هەر 5 دقە تۆزێکی دەدەرهێنا ئەوەی ئازە نانێرێت کاک دکتۆر ئەم بابەتە ئەوەندە گرنگە خۆی باڵا دەست لە قورآانی پیرۆز ئاماژەی پێکردووە و کاتەکەشی باس کردووە کە ئاماژە دەفەرمێت کە ماوەی پێدانیشی با 2 ساڵێک حولینی کامیلینی من الرضاعة خۆی زانستا چۆن باز لەوە کراوە طبعا ئەوەی کە باس کرا ئاماژەی پێ کراوە بەنسبەت لەلایەنی پزیشکیەوە ئێمە کە باسەکەین 6 مانگی یەکەم شیری دایک و بەس هیچی تر بەکارمێنە لە دوای 6 مانگی یەکەمەوە کە تەواوی کرد ئەتوانێت لە پاڵ شیری دایکە خۆراکیشی پێ بدرێت من زۆر جار ئەڵێم ئەمە ئاماژەیەکە کاکە تۆ حەدیەقل 2 ساڵەکە بیرێک کە زیاتر ژنییت بە پێی مجتەمەعات ئەگۆڕێت مجتەمەع هەیە لە مجتەمەعێکی وەکو هندستانە طبعا مناڵ هەیە تاکو قوتابخانەش لە قوتابخانەیە ئەگەر نزیکی ماڵ بێت لە جەرسەکان ئاڕێتەوە ماڵە قومەی لە شیردایکیات وەگەڕێتەوە بۆ مەکتەب لە مجتەمەعێکیش هەیە مەسەن تاکو 2 ساڵ کە ئێمە مجتەمەعی ئیسلامی هەمومان وا ڕاهاتوین کە حولێنی کاملی عین 2 ساڵە و ئەبێ دایک 2 ساڵ شیری خۆی با بە مناڵەکە هەیشە تاکو ساڵ کەوتۆتە سەر یعنی ئەو کۆمەڵگەی کە تایەژی ئەم مناڵە بەس شیر 6 مانگ یەکەم زۆر کاتێکی مهمە جگە لە شیری دایکی چیتر بەکار نێنێت شیری قوتوو و دوای 6 مانگ ئیتر لە پاڵ شیری دایکە ئەتوانێت خۆراکی دەست پێ بکات و خۆراکیشی پێ بدات دکتۆر لە سوودەکانی بەڵام یەک ینی ئاگامان لێ بێت شیری دایک لە دوای 6 مانگ تا ساڵ ئەتوانێت لە ساعت 50 پێویستی مناڵ پڕکاتوە پێشتر نامێنێت نامێنێ ئەبێ لە ساعت 50 بە خۆراک پڕکاتوە لە دوای ساڵ لە ساعت 25 پڕکاتوە من زۆر جار بەدایک ئەڵێم چۆن پیاوەکە دەڵێ چایەکم بۆ بێنە با چایە بخۆم دوای تێرخواردنێکی باش لە تۆش مناڵەکەت خۆراکی پێ بدە دوای خۆراک پێدانەکە و تێرخواردن ئەمجا شیرەکی پێ بدە بۆ ئەوەی کە مناڵەکە بتوانێت کالۆری تاوەتی وەربگرێت. دکتۆر باسمان لە سوودەکانی شیر کرد بۆ مناڵەکە و بۆ دایکەکە بەڵام باس لەوە کرد گرنگی هەیە بۆ کۆمەلگا بە ئەم سوودە لە ڕووی کۆمەلگاوە یعنی مەسەڵەن بۆ وەکو حکومەت مەسەڵەن ئەگەر
بە پێی زۆربەی ستەدیەکان دەرکەوتووە یەکێک لەو وەزارەتانەی کە حکوومەت و پاری زۆر یاسەرفەکە وەزاری تەندروستیە مثلەن لە داخڵبوونی نەخۆشخانە و لە بەکارهێنانی دەرمان دەرکەوتووە ئەگەر مجتەمەعێک نسبەی شیرپێدانی بەرز بووەوە لە سا 70 ڕێژەی داخڵبوون لە خستخانە کەم بێتەوە بەکارهێنانی دەرمان کەم بێتەوە لۆت لەسەر خستخانە و نەخۆشخانەکان کەم بێتەوە دوو ئەو پارەی کە لە کۆمەڵگەکە ئەڕاتە دەرەوە بۆ شیر ئەوش کەم بێتەوە لە ڕووی زەکاوە ئەم جیلێک کە پەروەردا بێ و شەی دایکی خواردەوە بۆ کۆمەلگا دوایی جیلێکی زیرەک دروزە بێت کە حکوومەت ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆ بەڕێوەبردننی وڵات جیلێکی تەمەڵ دروست نابێت ئایکوی کەم بێت بۆیە کە لەو جانب بۆ ئەبێ بیری لێ بکرێتەوە یعنی چ حکوومەت و چ دەستگاکانی ڕاگەاندن ئیش لەسەرەوە بکەن کە یعنی ئێستا لە ئەوروپا دەست پێکراوە تەنانەت ئەوان یعنی چیان کردووە مڵک بانکیان داناوە چۆن بانکی خوێن هەیە کە ئەمەیان بۆ مشتەمای ئێمە گونجاو نییە ئەوان هاتوون مەسەن دایکێک مناڵەکەی مردووە دایکی مناڵەکەی لە بارچووە شیرەکەی ئەکرێت حکومە دایانێ لە قسەخانەکانە هەر هیومەن مڵکە بەکارێنێ مەسەن دایکێک مناڵەکەی ئەڵێ وڵا شیرم بۆ دروست نەبوو لە چاتی و شیری قوتوباتەیە چێ لە بانقا چۆن ئەچی خوێنی ئەنیی شیری سروشتیێنی بەڵام بۆ مشتەمای ئێمەمە گونجاو نییە چونکە لە ڕووی علمیشۆ دەرکەوتووە کە پێکاتەیەکە لە شیرداکە سیمسێڵی پێوتێت هەر بۆیە کە لە شریعەتی ئیسلامی ئەڵێگەر کچ و کوڕێک شیریان خوارد ئەبن بە خوشک و برا چونکە ئەو خەلایانەی خەلایە جزئیانی کە لە ناو شیری دایکایە ئەبێ پێکاتەیەک لە جەستەی مناڵەکە و بۆیە کە ئەوە ینی وەکو خوشکبرایی دروستکە لە مشتەمای ئێمەوە ڕێگە پێدرا نییە بەڵام بەسم لە ئەهەمیەتی شیری دایک کرد بۆیە کە ینی دوورکەوتنەوە لە شیری قوتو زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید هەمە ساڵە پزیشکی پسپۆری منداڵان سپاس کە دەرفەتت بێمە بەخشی خۆ سپاس بۆ ئێوەش خێر بێ بەڵاتزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ خواگەدارتان بێ خواتان لەگەڵ